ئارەزووی بینینی تۆم کرد، ئارەزووی بینینی تۆم کرد، دڵە پڕدا کەوتە حاڵ. هەستی کرد جوانی بەهار و هەستی کرد جوانی بەهار و هاتە گوێم نەغمەی شەماڵ. بوو بە کڵپە تۆی دەروون و یادگاری ساڵ بە ساڵ. بوو بە کڵپە تۆی دەروون و یادگاری ساڵ بە ساڵ. هاتە بەرچاوم نیگاری پرچی کاڵ، هاتە بەرچاوم نیگاری پرچی کاڵ. دولێوی دولێوی ئاڵ. ئەی فریشتەی سیحری خوایی، ئەی فریشتەی سیحری خوایی، وێنە شیرین شێوەزاڵ. گیانەکەم دیسان بە تۆوە، گیانەکەم دیسان بە تۆوە، کەوتمە جەرجاوی خەیاڵ. بەژن و باڵات کەرتی ئەندامت، بەژن و باڵات کەرتی ئەندامت، لە بینۆ سندووە ڕەوت و پیاست ڕەوت و لەنجەی، ڕەوت و پیاست ڕەوت و لەنجەی. ئاسکە ئاسکەیە ئایکەوە. پێکەنینت سیحری ڕووتە هۆش و دڵمی بردووە. خوایەکە خوایەکە ئەو جووتە لێوەی بۆ مژین ئاڵ کردووە. خوایەکە ئەو جووتە لێوەی بۆ مژین ئاڵ کردووە. ناوت ناهێنم ناوت ناهێنم پەری ناسک لە ترسانەوە. پێم بڵێ دڵدارەکەم، پێم بڵێ دڵدارەکەم، بێشەرمە بێشەرمە چەند بێ ئابڕوە.
ئارەزووی بینینی تۆم کرد ئارەزووی بینینی تۆم کرد دڵە پڕدا کەوتە حاڵ هەستی کرد جوانی بەهار و هەستی کرد جوانی بەهار و هاتە گوێم نەغمەی شەماڵ بوو بە کڵپە تۆی دەروون و یادگاری ساڵ بە ساڵ بوو بە کڵپە توای دەروون و یادگاری ساڵ بە ساڵ هاتە بەرچاوم نگاری پرچی کاڵ هاتە بەرچاوم نگاری پرچی کاڵ دولێوی دولێوی ئاڵ ئەی فریشتەی سیحری خوایی ئەی فریشتەی سیحری خوایی وێنە شیرین شێوەزاڵ گیانەکەم دیسان بە تۆوە گیانەکەم دیسان بە تۆوە کەوتمە جێژاوی خەیاڵ بەژن و باڵات کەرتی ئەندامت بەژن و باڵات کەرتی ئەندامت لە بینۆ سندووە ڕەوت و پیاست ڕەوت و لەنجەی ڕەوت و پیاست ڕەوت و لەنجەی ئاسکە ئاسکەیە ئایکەوە پێکەنینت سیحری ڕووتە هۆش و دڵمی بردووە خوایەکە ئەو جوتە لێوەی بۆ مژین ئاڵ کردووە خوایەکە ئەو جوتە لێوەی بۆ مژین ئاڵ کردووە ناوت ناهێنم پەری ناسک لە ترسانەوە پێم بڵێ دڵدارەکەم پێم بڵێ دڵدارەکەم بێشەرمە چەند بێ ئابڕوە نیالی بوو تێر هەڵپەڕینەوەە کاگیلیاوتی تێر هەڵپەڕین وتیانە ڕۆڵاوتی تێر خۆشیتان بینیوتی بەڵێ یارمەتی یەک شعرتان بخێنەوە تەوان شعرێکی نووسی و بەسەر ڕەحمەتیە خوا ئاگادارە لەو هەڵپەرچێنەوە بوو بە تازەیە گوتیان وەڵێ ئەم گریانش پێویستە وا بزانم نیو سعات بەس گریان
ئەو بۆ حەزەکەم کتێبەکەمان پێ بگەشتە ئێستا کتێبەکەی نردووە نامێکێکی نووسیە بەنای بەفر و کۆچۆ لەسەر و کارە ساتی ئازم کاری جەمی لێزانە خۆی لە جێگایە کەوتۆ بۆ نەگوەتی خۆشی بیخوێنێتەوە شتێکی تر بوو بەڵامی تر کاگمیگە بۆ ئەو گەنجانی کە بیل لە ئەواناکەن کە لە ڕابردووە ئیشێکیان کردو نەگەم داهاتوو کە تیایە زۆشتی سەقەتی تایە ئامێکی ئێستا تیاژین زۆشتی سەقەتی تایە بەس بە داخەوەی نانەوە ناتوانە زەمی نانەوەیەکی دراوسێکە چایچێ ناتوانە زەمی چاشی تەنیشتی بکە هونەرمەند ناتوانە زەمی هونەرمەندێکە نەک زەمیانی باسی خەڵەتەکانی بکات و وی خۆی چاکە بەڵام ئێکسەر وڵێ نا ئەو خۆی لە من بەزلتر ئەزانێ بۆیە دڵی چای بەرایی نایە من باسی کە عوسمان کەم وڵا کە عوسمان فڵان حیواری باش نەبوو بە یەکسەر ئەو بەغەڵ لەم تێ نەگەن نا بە وەریگرێ لێم لەگەڵ ڕێز و حورمەت ماوە پیاوێکی گەورە و بەتوانایە بەداخەوە بەڵام ئەوانە دروستکەری ئێمە بوون ئێمە لەسەر ڕێ ئەوان ڕۆشتوو سێو دەنگە تۆم کرد دڵە پردە کەوتە حاڵ هەستی کرد جوانی بەهار و هەستی کرد جوانی بەهار و هاتە گوێم نەغمەی شەماڵ هەموو لایەکتان بەخێر بن بۆ مەراسیمێک لێرە لەم خانە متەواضعەیە لە ماڵی زەردەشتە کە شوێنێکە ئەمانێت تایبەت بێ بە زیینوکردنەوەی کللتور و بە پاراستنی کللتور و بە زیینوکردنەوەی هونەری ڕەسەن و من ئەوەی کە هەموو جارە خۆشحاڵمەکە هەموو پامێکی چوارشەمانم کە لێرە هەموو چوارشەمەیە دەماگرێ بەس دیارە ئەمڕۆ سێ یادی بۆچی هونەرمەندێکی خۆشەویستی شاری سلێمانی بۆ بۆی ئەمڕۆمان دیاری کردووە پەیامی منەوەی کە ئەو گەنجانە بینم دەری کاکزاوی بە هەمان شێوە من زۆر خۆشحاڵم ینی ئاسوودا بووم کە گەنجەکانە بینم هەموو جارێ بە مۆبایلەکانیان تەسویر دەکەن دیارە ئەو گەنجانە خولیای هونەری ڕەسەن خولیای هونەری نەتەوەکەیان بەڵام جارێک تریش دووپاتێکەمەوە کەناڵەکانی ڕێگەاندن پشتی شێریان بەرەکەوێت لەوەی کە گەنجیان بەلا ڕێە بردووە هونەرێکی شێوە و هونەرێکی نەخوازراویان پێشکەشەکەن دیارە ڕۆژ بە ڕۆژ ئەوەی کە دوژمنەکانمان بە چەند ساڵ نەیەتوانی بیکەن هەندێک کەنای ڕاگەاندن وردەوەدا ئەو سیاسەتە جێبەجێەکەن ئێمە لێرە هەوڵین کولتوری خۆمان پارێزین لێرەوە بۆم هونەرمەندە شەهیدە چکە مەرجێم هونەرمەندە تراژیدیایەکە پاشکەمێکتر گوێتان هەیە کە زۆر مایەوەیە هەوڵەسی زەستەرکەین ئەگەر بفەرمونون حەزەکەم بۆ هونەرمەندە شەهیدە وە سەرجەم هونەرمەندانی شەهید و سەرجەم شەهیدانی کوردستان ساتێک بە بێدەنگی وەستین جانەکەم دیسان بە تۆوە کەوتمە جەرجاوی خەیاڵ بەژن و باڵات کەرتی ئەندامت بەژن و باڵات کەرتی ئەندامت زمینی ینی بڵین خەرسانە و بناغی هەموو خانوویەک ئەو بناغەیە کە دروستە کرد ئەگەر ئەو بناغی بە جوانی بۆ نەکرێت چەند قاسەرخێت هەر ئەڕوخێت خۆی ناگرێت بناغی گۆرانیش و دەنگ خۆشیش مەقامە گۆرانی بێژمان هەیە ئێستا زۆر بەناو بامە بەڵام باوەڕتان بێت بەقەل لەحظەیەکی ئەوە مەقام نازانێت مەقام نازانێت نای چیە مەقامەکە بۆیە بناغی هەموو گۆرانی بێژێک مەقامە هەموو دەنگ خۆشێت سەرەتای یادەکە بۆ دەست پێکەم دەڵێن بنەماڵی ئەم هونەرمەندە شەهیدەوە کە پێچێک کەمێکترە گەرمەجارێ بێ خۆتان زانن سەختی ژیان لە دەروی وڵات زۆر سەختە توان بێنە سەرخەت لەوانەیە قسەتان لەگەڵکان ئەگەر کرا کاکە هونەر و کاک هونەر بەڕەحمەت بێ نەماوە دیارە کاک کۆچەر و کاک وێژەر و مناڵەکانی هەمویان پەیامی سواسیانێ بە خەڵکی شارەکە و بۆ هونەرمەندە خۆشەویستانی کە لێرە ئامادەن ئێستا لەم مەراسیمەیە مامۆستا توانە حەما کە هونەرمەندێکی مۆسیقی ناوداری ئەم شارەیە بابەتێکی نووسیوە بە ناوی یادێک بۆ جەلال کۆچەر دەنجی باڵندەیەکی کۆچەری هونەرمەند ناوی تەواوی جەلال ئەحمەد وەیسا لە ساڵی 1943 لە گەڕەکی دەرگەزێنی شاری سلێمانی هاتۆتە دنیاوە لە ساڵی 1952 چۆتە قوتابخانەی فەیساڵیە
هاوکات هاوینان لە قوتابخانەی کەشتی نۆح لای مامۆستا نەجمەدینی مەلا خوێندوێتی لە ئەنجامی کاری ڕێکخراوەی سیاسی لە سەردەمی خوێندکاریدا و لە نێو ڕیزەکانی شێتی قوتابیانی کوردستان نازناوی کۆچەری لێنراوە. کۆچەر هەر لە تەمەنی مناڵیەوە خەون و خولیای وتنی گۆرانی هەبووە. هەر بۆیە دایکی ئیسمەتی خایراغای مەحمواغا هاندەر و پاڵپشتی بووە و هانی داوە بۆ گەیشتن بەو خەونەی. کۆچەر لە ساڵی 74 ژیانی هاوسەری لەگەڵ حەنیفە خەلیل ئیبراهیم کە خەڵکی شاری خانەقینە پێک دێنێت دەبنە خاوەنی 4 کوڕ و 3 کچ بە ناوەکانی هونەر، کۆچەر، وێژەر، شالوور. هەروەها کچەکانیش دیارە کوردستان و ساز و سرود تا کۆتایی تەمەنی ژیانێکی پڕ خۆشەویستی و ئاسوودەی لەگەڵا ناباتە سەر. ژیانی هونەری ئەم هونەرمەندە کۆچەر بۆ یەکەم جار لە ساڵی 1960 لە شاری قەڵازێ دەچێتە سەر تەختی شانۆوە لە شانۆگەری کاوەی ئاسنگەر نواندنی کردووە. لە ساڵی 1962دا دەبێت ئەندامی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لە سلێمانی. لە ڕەشبگیریەکەی ساڵی 1963دا لە شاری سلێمانی دەگیری و دوای ماوەی زیندانی ئازاد دەکرێت. دواتر بۆ دابینکردنی بژێ ژیان و خولیای بۆ هونەر و گۆرانی گوتن ڕۆکاتە شاری بەغداد. لە ئێزگەی ڕادیۆی کوردی لە بەغادا ئەمەزرێت لەوێ دەبێتە ئەندامی تیپی نەوەندنی ئیزگە و لە چالایشەکانی ڕۆژانەی ئیزگەدا ڕۆڵ دەجێڕێت. دوجار هێدی ڕوە و خەونەکەی ئەنگا و ئەنێت و لە ساڵی 1964دا دەکرێت ئەندامی کۆرسی گۆرانی لەگەڵ هونەرمەندان شەمال سایب، قایردیلان چەند هونەرمەندێکی دیکەی و سەردەما. لە ماوەی کارکردنیدا لە ئێزگا زیاتر هەوڵ بۆ بوون بە گۆرانیبێژی دەدات. هەر بۆیە دەوێت زیاتر ئاشنایی موزیک بێت و لە لای مەحموود کاڵۆ فێری ژەندنی ئەمەری عود دەبێت. تا دوجار لەلایەن بەرپرسانی ئێزگە و دەنگی تاقی دەکەنەوە و دەنجی پەسەندەکرێت و بۆ یەکەم جار لە ڕێکەوتی 18/12/1964 یەکەم گۆرانی بە ناوی ئەستێری پرشنگدار لە ڕادیۆ تۆمارەکات کە هەڵبەستی بەختیار زێوەر و ئاوازی خۆی بووە. کۆچەر گەرچی زیاتر خۆی لە دنیای گۆرانی موزیکدا دەبینیەوە بەڵام لە کارزۆنیش داویستێتی تواناکانی خۆی تاقی بکاتەوە. هەر بۆیە لە هەوڵێکیدا لەگەڵ هونەرمەند عەلیفەنی حاجیمەشی بەشداری لە فیلمێکی کوردیدا دەکەن. خواوەی کە لێرە مۆبایل بەکارنێنە بۆ جوابانەوە ڕێزمان هەیە بۆ برادرانە کە لە هەڵبەستی کەیفی عەبدوڵڵا پشدەری لە ئاوازی خۆی بووە. ئەم گۆرانیە بە یەکەمین گۆرانی دادەنێت کە لە سەرەتاییدا مەزرانی تەلەڤیزۆنی کەرکووکدا تۆمار کرابێت و پیشاندرابێت. کۆچەر لە تەمەنی هونەریدا 14 گۆرانی بۆ تەلەڤیزۆنی کەرکووک تۆمار کردووە. یەکێک لە گۆرانیانە بە وێنەی ڕەنگاوڕەنگ تۆمار کردووە. ناوی ئەو بەرهەمە گوڵ و خونچەیە و لە هۆنراوی شاعیر عەلی عارباغایە و لە ئاوازی هونەرمەند ڕەفیق چالاکە. کۆی گۆرانیەکانی لە ڕادیۆی کوردی بەغدا گەیشتۆتە 60 گۆرانی و کە لە نێویشاندا مەقام و سرود و ئیجتیماعیشی تایە. دوجار لە ساڵی 1970 هونەرمەند جەلال کۆچەر لە بەغاوە گەڕێتەوە بۆ شاری سلێمانی دەبێت بە ئەندام لە کۆمەڵەی هونەر و وێژەی کوردی. دواتر وەک ئەندامی دەستەی بەڕێوەبەر هەڵەبژێرێت و دەبێتە لێپرسایی بەشی موزیک و گۆرانی و هەڵپەرچێت. لەو ماوەی کارکردنیدا لەم کۆمەڵەیەدا کۆچەر ڕۆڵێکی باش و بەرچاوی هەبووە. هەمیشە لە هەوڵی گەشەسەندنی پێشخستنی لایەنی فەرهەنگی و هونەری کوردیدا بووە. کۆچەر وەک کوردێکی دڵسۆز دەبواری وەرجێڕان و خوێندنەوەی فلیم و بەڵگەنامە کاری کردووە. جگە لەوەی کتێبخانە و ئەرشیفی شانۆدا ڕۆڵی جێڕاوە. ئەرشیفێکی باشی بۆ شانی کوردی دامەزرانووە. تا ساڵی 1982 ئەسەر و کارە بەردەوامە بێت بەڵام لە هەمان ساڵدا داوای کردووە کە بیگەڕێنەوە تەلەڤیزۆنی کەرکووک بەڵام ڕەزامەندی لەسەر داواکەی نادرێت. هەر بۆیە لە ڕێکەوتی 16 دەی 1983 خۆی کشاندوێتەوە دەگەڕێتەوە بە بەغدا تا ساڵی 1990 دەمێنێتەوە. پاش ڕاپەڕینی 1991 بە یەکجاریە گەڕێتەوە بۆ شاری سلێمانی و کۆمەڵەی هونەری نەتەوەیی کوردیدا دەمەزرێنێت. دیارە کۆمەڵی بۆ مامۆستا کۆمەڵی هونەری نەتەوەیی کوردی لە ساڵی 1991 تا ساڵی 1993 لە ڕادیۆی گەلی کوردستان بەرنامەیەکی کۆمەڵایەتی بە ناوی هەتاکەی پێشکەش کردووە. بەداخەوە کۆچەر بە کۆتاییشی زۆر تراژێدی کۆتایی بەژیانی دێت. ئەویش لە وەرزی زستانی 1993 بەنیازی سەردان و وێڵبوون بوون. بەدوای کەسوکار و دۆزینەوەی کارێکی گونجاو لەگەڵ هونەری کوڕیدا بەرەو ڕۆژهەڵاتی کوردستان بۆ شاری مەهاباد سەفەرەکە. بەڵام سەد مەخابن لە ڕێگا لە نزیک شاری سەردەشت بەهۆی سەرماوسۆڵە و شەختەی بەفرێکی زۆرەوە کە باریوە لە ڕۆژی سێ لە ڕۆژێکی وەک ئەمڕۆی ساڵی 93 هونەرمەند جەلال کۆچەر و هونەری کوڕی دەبن بەژێر هەرسی بەفرەوە و گیانی پاچیان بە سروشتی کوردستانە سپێرن. پاشانەوەی لاشەی ساد و سڕان دەدۆزێتەوە تەرمەکانیان بەرەو شاری سلێمانی دەگەڕێنەوە. دوجار لەگەڵی سەیوان خۆی و جگەرگۆشەکەی بە خاک دەستێنێت.
دوجار کۆچەر وەک باڵندەیەکی کۆچەری بە بێدەنجیش و بێماڵ ئاوە لە هونەروانزانی کۆچی یەکجاری و بێگەڕانەوەکە ئەوەی کە منەمە یامەژێ پێکەم خۆشەویستە ئەوەی کە لەم وتارەیانەوەترەوە ئەوەیە بە ئەزمموی و هەموو ساڵی ئیزگەی بەغاوە هاتەوە لەم کوردستانە ئازادەیە جێگی نەبووە ئەوە ژیانی هونەرمەندی وەکو کارزایر پێشەوە ئێستا بەنامەکە دەست پێ بکەین کە لە ئاماژوان بە شعرێکی مندا لە هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە هونەرمەند ڕەنجەڕۆی ژینی تاڵە ئەوەی لە دنیای ئەهلی هونەر بێ ئەبێیان دەربەدەر یان دەست بەسەر بێ دیارە بە هەموو هەوڵەکان لە یەکێک لە کەناڵەکانە جێگەی نەبووە ناچار سەری کۆڵگرت بەدیمەنێکی تراژداییەکی نامیلکەکە کە پێمان بگات هونەرمەندی خۆشەویستمان میدیا حسین نامیلکەیەکی نووسیوە بەناوی بەفروکۆچ هەموو تراژدایانەی لەو نامیلکەیە جێکردێتەوە کە چۆن خۆی و هونەری کوڕی باوەشان کردو بێکاو لە بەفرەکەیان ڕابوونەتەوە ئەمانەیە دەستپێکی ئەم مەراسمە ببین کە هونەرمەند زای جەلال بە سوپاسەوە کە لێرانە دێ مەقامەکەمان پێشکەش بکەن. هەزاران سڵاو بە گیانی پاکی کاکە جەلال کۆچەر و هەموو ئەو هونەرمەندانی کە بە پاکی و بە جوانی سەریان ناوەتەوە هونەرمەندی دیارنەما و قادر کابانیش تو بزانای تو بزانا ئەوی ئەهلی هونەر بێ تو بزانا ئەوی ئەهلی هونەر بێ ئەبێ دەربەدار یان دەست بەسەر بێ تو بزانا ئەوی ئەهلی هونەر بێ ئەبێ دەربەدار یان دەست بەسەر بێ هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە هونەرمەند ڕەنجە ڕۆیە و ژینی لناو قومي بسيطة لناو قومي بسيطة قدر صنعتكار هر وكو عكس قمر وايا لنيو حوزيك اللي خنداي همو شوانك دجيم لقل جامي بادا همو شوانك دجيم لقل جامي بادا شيك هيا خمكان بو بدا ببادا لغيبا دودو كالشي ترم دزدكوي لغيبا دودو كالشي ترم دزدكوي توبلي لملاك دا شتيكي كهبي خمي بيبرمي توبلي لملاك دا شتيكي كهبي
زۆر بەداخەوە شاعری گەورە مامەساهێ من ئەو شعری بۆ سەردەمێک گوتووە کە ئێمە بندەستە و ژێردەستە بووین بۆ ئەم سەردەمەش هونەرمەندی کورد ئێستاش کە نەخۆشەکەی بێت دەستی هەزار کەس ماچ بین کە بتوانین هەتا ئێستا شتێک نییە کە بۆ توانین نییە کە هونەرمەند هەر بۆ شێوەیەکە ژیانی خۆش بێت نەک ژیانی هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە بۆ سەردەمێک بووە بۆ ئێستاوانە بۆیە مامەسای هونەرمەند و دیار و ناسرا و خۆشەویستی هەمومان مامەسا عەبدوڵی حەمەدجان با فەرمێ بۆ ئێرە چەند بیرۆرێکی هەیە لەگەڵ هونەرمەندی شەیە جەلال کۆچەر کاتان باش قبل پێشەچی من سوپاسی ئەم قاوەخانە کەلتوری یاکەم کە بەڕاستی بەم مەراسیمە نەڵەسێ کە واجبێکی گەورەی نەک هەر قاوەخانێکی وایە واجبی هەموو کۆمەڵگاکەمانە واجبی تەلەڤیزیۆنەکانە واجبی سندیکا و ڕێخا و تیپە هونەرەکانە کە بەڕاستی ئەو هونەرمەندانە بەسەر بکاتەوە کەوا سەردەمانێک جگاکی شایستیان هەبووە ئەو کۆمەڵگایە بە بەردی بناغەی کاری هونەری بوون بۆ میلەتە سڵاو لە ڕۆحی جەلال کۆچەر سڵاو لە ڕۆحی هەموو هونەرمەند و ئەو خۆشەویستانی کەوا بجیانێشتی ئێتر بە هەر شێوەیەک من جەلال کۆچەر هەر لە مناڵی نەسم لە بەرەو کوڕی یەک گەڕەک یەک گەڕەکە ژیان وەک ڕووی نهاتی و یەک چی باوکی و باوکی منیش شۆفێر سایق بۆ حکومە ئێمە عیلاقاتێکی تۆمان هەبوو باک خێزان هەموو هاوڕێیەتی جەلال خوا لێ خۆش بێت هەر زوو بەلاوێتی ڕووی کردە بەغا بۆ ئەوەی کەوا بەرەو بە هونەرەکەی بات من لە تەمەنی هەرزەکاری مەکلب جۆم لە دەنی جەلالە بوو جەلالی هونەرمەند یەکێک بوو دڵخۆشەکانی ئیزگەی کوردی وە شانازیش مەکردکەوە گەنجێکی شارەکەم و هاوڕێیەکی منە دەیم بە شانە جۆم لە هەموو گۆرانەکان یەگرت وە بەڕاستی دەنیکی دیاریش بە ئەو سەردەمە لە ڕادیۆی کوردیکەوە گۆرانی ئەوت هەروارە تەلەڤیزیۆنی شار دەبینەکە و چەند گۆرانێکی بە تۆمارکراوی شانی خەڵقیارە من ئەوەی کە ئەم بنەماڵەیە بەڕاستی کارەساتی زۆر گەوریان بەسەر هاتووە هەموو کارەساتی ئەو بنەماڵەیە تراجیدیایە پڕۆتان بێگەر بکرێت بە فیلمێت بچێت لەو فیلمانێکەوە خەڵک ناتوانێت بەرگەی بگرێت چون ئاگاداری هەمویان ئەم براکانی ئەم کەسوکاری جەلال کۆچەر کە کۆمەڵی هونەری و گەژەی کوردی دامەزرا لەگەڵ ئێمە منیش لەگەڵەوە بووین بە ئەندامی کۆمەڵ پێشەوەی کۆمەڵ یەکەم پرۆژەی هەڵبژاردنی دەستێ بەڕێوەبەرکات وەکو دەستگای هونەری کارکرد لە شای سلەیمانی هەڵبژاردن کرا لە کتێبخانەی گشتی نیستاژ لە یادمە گەورەترین دەنگ کە هێنای لەو سەردەما لەناو هەڵبژاردنە جەلال کۆچەر گەورەترین دەنگی هێنا چونکە لەبەرەوەی هونەرمەندێکی ناسراو بوو لە هەمومان ناسراوتر بوو هیچمان ئەو پێگەی هونەری و پیاوەمان نەبوو بەڵام بەداخەوانێ چەند ڕۆژی نەخایەن هەر وەکو ئەم سەردەما وەکو ئەم سەردەما لە ڕووی بەڕاستی نای شارمەوانێ دەسەڵاتی حیزبی وای کردکەوە ئەو کۆبوونەوە هەڵوەشێتەوانێ سەر لە نوێ کەشتی وا لە هەموو دنیا نابێت هەڵبژاردنێکی کە کرایەوانی و ئەوەتە کاک جەلال دەرنەچوو بەڵام کاک جەلال وەکو ئەندامیشی کۆمەڵ مایەوانە و مەسئولی بەشی مۆسیقای کۆمەڵ بوو تر دوا بە دوای ئەوە ڕۆژتەوە گەڕایەوە بەقا من جار ئەم بینی کاک جەلال ئەبینی کە هاتەوە زۆربەخ لە کۆمەڵ سەری لێیان ئاخر جاریش کە بینی مەوانەیە لە بەردەمی ئیستای کۆمەڵ من ئێستاکە کۆمەڵی هونەر جوانەکان لێ بینیم زۆر داوام لێ کرد ساڵی 92 بوو دەوام کە حەزم کە بگەڕێتەوە بێتەوە کۆمەڵ وەکو ئەندامیش کۆمەڵ ئیش بکاتەوە وعدی شیا کار بکاتەوە
بەڵام پا ئەوەی کە بیستمان ئەو سەردەمە لەوانەیە گەنجەکانمان بینێ بەڕاستی ئەو سەردەمە سەردەمێکی قات و قڕی بوو بەنسبەت هەمومانەوانی هەمومان نەبوو بە کاکجاریشە بوو لۆ نەبووانە بەڕاستی کە ڕووی کردە ڕۆژهەڵات لەگەڵ هونەری پڕیا بۆ پەیداکردنی بودجێ ژیان بتوانێت شتێ بکات خێزانێکی پێ بەخێوەکە چونکە هەمومان لە دەردەسەریاهی کە خەڵکی یارمەتی هەیە نایشارمەوە کەسمان ئەوە نەبووین بتوانین خۆمان بتوانین بژین ئەو بوو کە ئەو کارە ساتێ بەسەر هات ئەو تراجیدیا گەورەیە ئەو لەحەزەی کە من لە خاڵنەیە کە من بۆیان باس کردوم جلەکانی خۆشی داکەنەوە بۆی هونەی کوڕی نەمرێت لەسەر جلەکانی لەبەر کرد کە دۆزراش نەوانێت جەلال هێشتا کوچی دوای نەکرد بەس دەنگی نەبوو ئاخر دەستکردی زانی لە مزگەوتەکە چاوی لە هونەر جێن دەستاوە یا قەتەر فکرس بە چاوی هاتە خوار و ئەوی جێن دەست زۆر سپاس بۆ مامۆسای خۆشەویست مامۆسا عەبدولی حەمەد جوان سپاس دەکەم مامۆسا عەبدولی حەمەد باقیەکە بفەرمێت ئەویش دیارە بابەتێکی بە پێزێ نووسیوە بۆ ئەو یادە بفەرمێت ئارەزووی بینینی تۆم کرد زەڵە پڕدا کەوتە حاڵ هەستی کرد جوانی بەهار و هەستی کرد جوانی بەهار و هاتە گوێم نەغمەی شەماڵ بوو بە کڵپات تۆی دەروون و سوپاسان دەکەم هەموو لایەکان بەخێر بێت ساڵ بە ساڵ بەداخەوە دەبوو ئەم مەراسیمە گەورەیە زۆر فراوانتر بووە چونکە هەرێمی کوردستان پڕ لە دەستگای هونەری پڕپڕە لە دەستگا خاڵیە لە هونەر جەلال کۆچەر جیریوەیەکی تێری و لە نیشتیمانی هەمیشە پاییزدا بەخۆم نییە حەزم لە سەفەرێکی دوورە بەخۆم نییە حەزم لە سەفەرێکی دوورە ئێرە خاڵیە لە گۆڵی گۆرانی جانتایەکەم لە کۆڵایە پڕپڕ لە ڕازەکانی بەختم بەنیازی سەردانی مەملەکەتی ئارام و غەریبی دەنگە خۆشەکانی هاوڕێکانم دەکەم چەپشە گوڵی گۆرانی لە مناڵانی گەرومە وە قریان لێ بڕیوم هێندەی نەماوە تەلی چاوەڕوانی هۆندەرم بە بچڕێن ڕوم کردە ماڵی گۆرانی و زۆرم لە دەرگای موزیکدا دەست پێ نەبوو هاوڕازم بێ و تا پەیامی خۆمی پێ بڵێم هەر بۆیەش دوای ماندوو بوون چاوەڕوانێکی زۆر و بێهیوا بڕیارمدا خۆم و هونەری جگەرگۆشەم لە پێنا و دۆزینەوەی ئەو پەیامەی بە درێژایی تەمەنم کە لە دوی وەڵ بووم سەری خۆم هەڵگرم بڕۆم بۆ ئەو دووی سنوورەکانی پاییس لە سۆراخی گۆرانەکانم دەگەڕێم کە پڕپڕن لە خەمە جوانەکانی دایکم کۆپلەکانی لای لایە نەرمەکانی دایکم لێوان لێوە لە بارانی وشە ژیانی شکستە ماو دەدەن هەروایشە لە دوی حەقیقەتی جوانی بەختم دەگەڕێم هەروایشە لە دوی حەقیقەتی جوانی بەختم دەگەڕێم ناچارم هەمووتان جێبێڵم گردنیشی مازاد بکەن کە نەمتوانی تێر بە دڵی خۆم گۆرانیتان بۆ بڵێم چونکە ئەو هونەرەی سەری پێڵگرتوم و لەم نیشتیمانی هەمیشە پاییزە دۆزینەوەی ئەستەمە دڵنیاشم دواتر لە باوەشی بەفرێکی سپی وەک پرچە جوانەکانی دایکم بە بێدەنگی جەستەی بێنازی خۆم و هونەری جگەرگۆشەم دەبینەوە ببورن ئیتر گۆرانیتان بۆ ناڵێم چونکە ئێوە لە شپە و ڕازی جوانی هونەری گۆرانی تێناگەن دواتر ئەوە بوو لە ئامێزی بەفری هاوڕێم بۆ دوجار ژیان ئاوام کرد تەنیا وشەم ئەوە بوو هەر بێ بەدەنگی سەری کاس و ژیانی مادوم
بۆ هەمیشە کردە سەر سینەی بەفر کە بۆن و بەرامەی دایکمی لێدەهات زۆر سپاسدارم ئەو جەلێوەی بۆ مژین ئاڵ کردووە هەموو لاک بەخێر بن ئەوە میان کێستا هاتن بەخێر بن ئەو جەلێوەی بۆ مژین ئاڵ کردووە ناوت کاکە دەوان دیار بابەتێکی ئامادەیە بۆ فەرمان وێرە ناهێنم پەریناسک لە ترسانەوە پێم بڵێ دڵارەکەم پێم بڵێ بڕای تەواوم بەو تێزە هەیە کە هونەر بۆ جوانکردنی ژیانە ئەوەی بتوانێ هونەر بەرێتە ناو ژیانەوە پێغەمبەرە تراژیدیای کۆچی دوایی هونەرمەندی دەمخۆش جەلال کۆچەر هەمان ئەو تراژیدیایە کە لە ناو ڕۆمانی سەگەبازووە ئەتوانین بیخوێنینەوە هیوایەرم کە هاوڕێیان ئێرە ڕۆمانی سەگەبازوو بخوێننەوە لە بیاتی ئەوەی کە کارەکتەرەکانی ناو ڕۆمانی سەگەبازوو لە ئاوا بخنچێن بەڵام جەلال کۆچەر لە ناو بەفرا لەژێ هەرسی بەفرا کۆچی دواییەکە یەکێک لەو خاڵە گرنگانی کە ئەمڕۆ ئاماژەی پێبدام بەویژەوەیە کە بەداخێکی زۆرەوە موزیک لە وڵاتی ئێمەدا بۆتە شێوازێک کە بەشێکی زۆر لە موزیک زانەکان لە موزیسیانەکان لە دەمخۆشەکان کەوتونەتە هەڵەیەکی گەورەوە کە ویژەوەیە کە تاکو ئێستا نەتوانراوە جیاوازی لە نێوان هونەری گۆرانی وتن و دەمخۆشی جیا بکرێتەوە ئێمە ومان دەزانین کە ئەو هونەرمەندانی هەروەها بێتەوە مەلاکەریم و ڕەشۆل و ئەمانە ئەو کۆمەڵە کەسن کە کرێ بڵین ئەمانە هونەرمەندی دەمخۆشن بەڵام هونەری گۆرانی بێژمانەیە ئەو گۆرانی بێژانی کە کاتی خۆی لە بەزم و ڕزم و لە شایی و لەوانەیە گۆرانیان وتووە بۆیە دەکرێت ئێمە جیاکاریەکی گەورە بکەین لە نێوانی هونەرمەندی دەمخۆش و هونەرمەندی گۆرانی بێژ یەکێک لەو خاڵە گرنگانەی تر کە جێگەی شایستەیەوەیە کە جەلال کۆچەر ڕێزی زۆری لێبنرێویژەوەیە کە لە سەردەمی ساڵەکانی شەستەکانە گۆرانێکی بۆ شاری سلێمانی چڕیوە یەکێک لەو هونەرمەندانە بووە کە گۆرانێکی تایبەتی بۆ شاری سلێمانی هەبووە کە هیچ یەکێک لەو گۆرانی بێژانی سەردەمی خۆی بیریانەوە نەکردوێتەوە کە گۆرانیەک پێشکەش بە شاری سلێمانی بکەن دیارەوە لە دوای کارەساتەکەی ساڵی 63ەوە بووە و پاشان ئەگەر ئێمە لە نزیکەوە گوێبیستی گۆرانەکانی و پیاوە بین دەبینین کە شێوازێکی لاساییکردنەوەی پێوە دیارە لە نێوانی هونەرمەندانی گەورەی عەراب وەکو محەممەد عەبدولوەهاب و عەبدولحەلیم حافظ بەڵام بە جۆرێک کوردانیوێتی کە هیچ هونەرمەندێک لەو کاتەیە نەیتوانیوە ئەو شێوازی کوردانە لە ناو هونەری مۆسیقایە جێ بکەنەوە بۆ نمونە ئەگەر گوێ بگرین لەو گۆرانیانی کە کاتی خۆی لە کوردی بەغا مامۆستا حەسەن زیرەک و هەروەها گۆرانی بێژانی ناوچەی بادینان تەحسین تەها و بەشێک لە گۆرانی بێژانی هێرش ئەبینی ئەو شێوازی ئامادەکردنی موزیکە زۆر جیاوازە لەو شێوازی ئامادەکردنی کە بۆ جەلال کۆچەر کراوە بۆچی لەبەری ئەو زانیوێتی کە سولەمی مۆسیقاکان و تۆنی دەنگەکانی خۆی بدۆزێتەوە و زۆر بە ئاسانی ژەنیارەکان توانیمانە ئامادەکاری موزیکی زۆر جوانی بۆ بکەن لە یاد مەجارێکیان مامۆستا نۆقەراقی فەرمووی کە لە بەغا بووم کاک جەلال کۆچەر شێرێکی دامێ ئای لە دڵداری شەو لەوێ ماینەوە وتی چارەنووسی هەردووکمان چارەنووسێکی زۆر سپی بوو لەبەرەوەی کەتی باوەجی کۆی لەوێ بوو بۆیە هەر شەو ئاوازێکمان بۆ دانا و ئەو گۆرانیان تۆمار کرد لە ڕاستیە جەلال کۆچەر دەنگێکە کە لە باشووری کوردستانە هاوتای دەنگی مەگەر مامۆستا ڕەفیق چالاک بێ چونکە ئەگەر بۆ خۆتان جوێی لێ بگرن دەبینین کە مامۆستا ڕەفیق چالاک نەکرد بەسەر کەسانێکی وەکو دەمخۆشی جەلال کۆچەرەوە دەور و تەسیراتی خۆی هەبوو بێ بەڵکو بەسەر گەلێک لە گۆرانی بێژەکان بە تایبەتی مەحموود تۆفیق شلک و واروە بەشێک لە گۆرانیەکانی حەمە ساڵە دیلانیش ڕاستە ئەم ناوچەیەک وەکە بەناوبانگ بە شێوازی ئەو مەقامانی کە بە تایبەتی مەقامی ڕێست و هەروەها مەقامی سوزناک و مەحموود تۆفیق شلک و هەموو هونەرمەندانی کە لێرە بوون زۆر بە شێوازێکی باش خزمەتێکی گەوریان بە دنیای مەقامی کوردی کردووە بە تایبەتی ئەو مەقامە کوردیانی کە لەم ناوچەیە برەوی پێدراوە
بۆیە لە ڕاستیە جێگەی خۆیەتی کە میدیای کوردی و هاوڕێکانی و ئەو کەسانی کە شارەزایی باشیان هەیە لە شێوازی شیتەڵکاریکردن واتە تەفکیکی هونەری گۆرانی وتن پێویستە کتێبێک بە تایبەت چاپ بکرێ بۆم پیاوە و گۆرانەکانی لە بەنەوتە بنووسێنەوە بۆی هیچ نەبێت نەوەکانی دوای خۆی و پەیمەگای هونەرە جوانەکان و کۆلیژی هونەرە جوانەکان سوود لە ئەزمون و لە توانا و لە سەلیقی ئەم پیاوە ببینن. مەقامی هەمایەنم جولێ بوو کە کاکە زاید چڕی ئەو مەقامی هەمایەوەنە مەقامی هەمایەنی کێکە لەو مەقامانەی کە ئەتوانین بڵێن مەقامێکە کە بەشێک لە هونەرمەندانی کورد ئێستاش کە گۆرانی بێژی زۆر باشن ناتوانن ئەم جۆرە مەقامە بسڕن یا مەقامی عەجان یاخو مەقامی کۆر یان مەقامی سەبا یان مەقامی نەهاوان ئەم مەقامی ڕێستی هونەرمەندی دەمخۆشە لا کۆچەر شێوازێکە تەنانەت عەرەبەکانیش ئەم شێوازی چڕینی مەقامی ڕاستە نازانن بۆ لەبەرەوەی بە کوردانە عاسفەکان ژەنینیان بۆ ژەنووە بۆیە ئەمە کاریش وای کردووە کە دەنگی جەلا کۆسەر جیا بگرێتەوە لە ستایل و لە شێواز و لە تۆنی مامۆستا ڕەفیق چالاک هەزاران چەپکە گوڵ بۆ سەرگۆڕی هونەرمەندی دەمخۆ جەلا کۆچەر و بۆ قارکابان بۆ ڕەشۆل بۆ هەمووانی کە لە پێناوی هونەری ڕەسەنی کوردیا گیانی ئەسپاد و سپاسدانەکەم. بەلای خۆم و هەموو ئەو کارمەندانی یا ئەو هاوڕێیانی کە لێرە کۆبنەوە بەناوی ئێوەشەوە بە خێراتنی بەڕێز کاگهێمنەکەم و خێزانەکەی کە لە ئەڵمانیاوە هاتوون و کاکشیروانی بەڕێز لە شاری قەڵاو نارەوە کاگهێمنیش یەکێک لەو هونەرمەندە کۆنانی کە لە ساڵی هەشتاکانە باشترین عازف درانس بووە لە سلێمانی لە تیڤی مۆسیقای دەریا لەگەڵ کاکە هۆگری برای ئەویش هەر یەکێکە لەو ئاوارە کوردانەی کە نەیتوانیوە بواری مۆسیقا لێرە پەرە پێ بدە چۆتە وڵاتی ئەڵمانیا و لێ نیشتە جێبوو. زۆر بەخێرگەن. Ganz kurz, ich werde auf Deutsch übersetzen. Herzlich willkommen zu unserem kleinen Haus. Wir haben diesen kleinen Cafeteria gebaut wegen unserer Kultur, wegen dass nicht unsere Kultur sterben, wegen dass wir immer versuchen, dass unsere Jugendlichen wissen, was von Kultur wir haben und wir hatten in der Vergangenheit. Und was Sie hier sehen, dass alle jede Woche am Mittwoch wir sammeln wegen einer von unseren Artisten oder einer von unseren Singer, dass sie nicht mehr am Leben sind, gestorben oder dass sie immer am Leben noch bleiben noch. Und wir wünschen Ihnen auch einen guten Tag und enjoy. Danke. منش بەناوی ئیدارەی کافتەیە کە دروست دەشتەوە بەخێراتنی هونەرمەندی دیارینی شار کاکە هێمە دەریاکەین بەڕاستی ساڵانێک خزمەتێکی زۆریان بە ڕەوشی هونەر کردووە لەم شارەیە. مایە شانازیە بۆ ئێمەمڕۆ جەنەڕاڵی پاییز شاعیری گەورەی نەتەوەکەمان کاک محەممەد عومەر عوسمان کە دێرێ ئەو شتانی لێ دروستە بێ وەکو عەرزم کردن وەکو هەندێک مەراسیم و یا هەندێک کۆڕ و هەندێک کۆنسێرت بەرنامە ڕێژی بۆ ناکەین لەبەرەوەی هەموو هەفتەیەکە فریا ناکەین باوەڕتان بێنی هەندێک لەوانەیە برادرانم کێشی هونەریەکەن کاک عوسمان و مامۆستا عەبدوڵڵا بزان بۆ کارێکی واگە تۆ کتێ ئەبێ مانگێک پرۆڤی بۆ بکەیت و پۆستەری بۆ تەبعکەیت و کۆمەڵێ ئەم سەر بۆ سەر ئێمە لەبەرەوەی ئەوەنە یعنی ئێستا لەم ڕۆژانەیە زۆر خۆم بە کەم دەرخەمە زانین یادی مامۆستا قایر کابانمان بیر چوو بەڕاستی من لێرەوە داوای لێبدن لە هەموو خەڵکی شارەکەمەکەم بەس پرسیارە یعنی ئەمە زەخت نیە ئەگەر برای گەورەمان ژەنەڕاڵی پاییز لە کۆی ئەو مەرگە سات و ئەو تراژیدیای مەرگا گەر هەر هۆنراوێکیشی بێت لێرە پێشکەشیکا بە ڕۆحی پاچی هونەر و جەلاکۆچ هەر هۆنراوی لە هۆنراوەکانیشی بێمە یعنی دیارێکی گەورە بە نرخە بۆ کاک تاڵیب بەڵێ نابێ بیرمان بچێت ئەگەر ئەتوانێ بفەرمێ گەورەمانەکە کاک محەممەد عومەر عوسمانی خۆشەویست چەپڵێش بۆ بەڕێز
ڕەوت و پیاسە کاکە جەلال کۆچەر یادی بەخێر بێت بەڕاستیەوە خۆشتان ئاماژەتان پێکرد کە کۆچی دوایی زۆر کۆچێکی تراژیدیانە بوو ئەو سەردەمێکی خراپ بوو من ئەو ڕۆژەی هەواڵی مەرجی هات من لە کۆڕێکا بووم کۆڕەکەش وابزانام هیدایەتی عەبدوڵڵا حەیرانی ژیادی بەخێرێ بەربەڕێەوە وتی کە لە کاتێکا کە کەسە ئەسیلەکان و زۆر ئێوە باستان لەوە کرد کە هونەرمەند هەمیشە ژیانی تاڵە و مەحاڵە بووە و شادمانی وابزانام ئەگەر باڵا نەچوو بم کاک جەمال لەبەر بێ جێی مناڵەکانی بردبووە دوکانێک لە گوزەری ئاسنگەرەکان دیارە گۆڕەکەی پڕ لە نور بێ و ئێوەش تا ڕابدەیەک دەکرێت حەقی زیاتر بگرێتەوە وەکو برادرانیش ئاماژەیان پێکرد بەنسبە شعری شوە نازانم وەڵی شعری بخوێنەوە بزانم ئەو شعرم کە ئاڵا عومەر لە سیدەکە شێربەوە ناوناوە ئێوارەی پاییز کاتی خۆی لە ساڵی هەشتا لە شانۆگەری ڕاستیەکە مرد کرا بە گۆرانی لە هۆڕی چالاشی قوتابخانەکان ئەگەر لەبەرم بە باشیێڵێ ئێوارێ و گوێی بادێ هەور ئاسمانی گرتووە ئێوارێ و داری پاییز ئاهەنگی مردنە جێڕێ گەڵا سەرچۆپی گرتووە ئێوارێ و منی تەنیا لە ناو کۆمەڵی تارمایی ڕێبوارانە لە سەرمانە لەرزم و هەنگاو نیم بە ژێرباڵی ڕێهێڵ و شەسە بارانە ئێوارەیە منی بێ پاڵتە بێ شەتر دەربەستی کۆف و سەرمانیم ئێوارێ و کەس بۆ خەمی من ناسووتە ئای لەو ڕۆژە ڕەشانی دیم ئێوارێ و خۆشەویستی ترسی پاییز ئاگرێکی پڕ بڵێسەی لە نێو دڵما کردووەتەوە ڕووفاداش بووم بەخشن لە خیراڵی ئێوارێ و تاوێکی تر گۆڕەکەی گرمە باوەش لێ ئەپرسم ئاخۆشەوان سەرمای نابێ ئاخۆ سڵ ناکە لە گرمەی هەور و لە گوێی باڕەش دەست و چاوتان خۆش بێ یادەکەی هەر ڕۆشن بێت قەبرەکەی پڕ لە نور بێت هەنێکە زۆر بە جوانیە مرن تەنانەت مردنەکەشیان وەکۆی کە تراژیدیایە بەڵام جوانیش و سەربەرزیەک و پیرۆزیشی تایە و ئیتر بەڕاستی نازانم من وشە لە ئاستی ئەوانێ کە تۆ تعبیر لە هونەرمەندێک بە تاواتی بکەی حەقی خۆی بیتێ یاد لە مەرجی و هونەرمەندە دەست و چاوتان خۆش بێ و هەر سەرکەوتوو بن ئەوەی زانیاریم هەبێ یەکێ لەو گۆرانی بێژە عەرەب عێراقیانە کە گوبانچی بووە عەلی مەردان یارمەتییاوە عەلی مەردان ڕێنمایی کردو بەڵێ کەچی گوبانچی لە ناو یەکێ لە شارعەکانی جادەکانی بەغار لەو بەحرا پەیکەرێکی گەوری بۆ دروست کرا بەڵام ئێمە نازانین گۆڕی عەلی مەردان لەکوێیە هونەرمەندی خۆشەویست کاک عومەری کەریماغا ئەگەر بە دووسێ وشەی جوانی ژێر حەزەکەم فەرمێت ئەم کاتەتان باش و هەموو لای بەخێر بێن خۆی ئامادەبوونتان گەورەیە بۆ ئەو هونەرمەندە بەڵام برادەران ئەوە نایانوت کاک جەزاجان لام وایە وت نەپیت نەوشە نەڕستە دەرەقەتی ئەو جوانەی جەلال کۆچەر نایەت من لێرە هیچ ناتوانم بڵێم چونکە وەکو خۆتان ئاماژەتان پێە حەیفە زۆر زۆر حەیفە بۆ دەسەڵات بۆ میلەتی کورد بۆ ئەو کەسانەی کە هەستیان تایە بێڵن هونەرمەندان بەو شێوە کۆچی دوایی بکەن هەر ئەو غەم لەسەرە با نەڵێن هەمیشە دەسەڵات ئەبێ ئاور لە هونەرمەند باتەوە هونەرمەند ئەوە نەگەورەیە ئەبێ ئاور لە دەسەڵات باتەوە سپاسە هونەرمەندی خۆشەویست کاکە زاری جەلال یادەوەریەک بە مەقامێکی دوو ئاوانەکەی شوێن ماڵە گەورە کە تقریبا لەسەر هەمان مەقامە حەزەکەین بەخۆشبان کاکە میدیای بەڕێز خۆشەویست و کاکە میدیا حسێن و کاکە عومەرەکەم بەخێر بێنێ خۆ
پیاوی گەورەمان نایەتە بەردڵ پیاوی گەورەمان نایەتە بەردڵ هەتا ئەو ڕۆژە ئەیخێنە ژێرگڵ ئەنجا بۆی ئەگرین بە جان و بە دڵ سوعد دەوری قەبری پڕەکەین لە گۆڵ دواوانەکەی شوێن ماڵە گەورە دواوانەکەی شوێن ماڵە گەورە سەر خوارە ڕۆی بە پێچ و دەورە تۆ بە ڕووناکی وێنەی بلووری ئاوی زیندەگی گەشارە زووری لە ڕاگوزەرتا بە دڵی پڕخەمە ڕۆژی ڕووناکم لێ بووە بەتەمە ئەناڵم ئەڵێمە تۆ وەگاوێنەی بۆ شوێن دەست کردی کردگار وێنەی بۆچ پێ منانوێنی وێنەی فۆتۆگراف وێنەی شیرینی نەزارانی جاو تو خواوەکەی بۆن گوڵاوەکە تو خواوەکەی بۆن گوڵاوەکە بۆ سەرێ چاوەکە کە مێلاوەکە بڕوان مەخۆ جامی فۆتۆگراف نیشانمە وێنەی هێڵی جاف نە ئەو دەبدەبە و سەرە و سەراوە ئێستا ئەفسانە و نەخشی سەراوە ئەو درک و داڵە و ئەو قەد و پاڵە نەونەوە لە شوێن ئەو گەورە ماڵە نازاران بوونە ماسی دواوان بە بۆمبای ڕاوکەر کەوتنە سەراوان لە سایەی جەوری چەرخی شەوگەردا ئەوانە سووتیان منیش لە هەردا وێڵ و ئاوارەم جەلال کۆچەری وێڵ و ئاوارەی سواز بۆ هونەرمەندی هەزناسک کاکە جەلال ئێمە قەت حەز ناکەین بەم شێوە کارە سەدباریانە یادی هونەرمەندەکانمان بکەینەوە بەڵام بەداخەوە تراژیدیای مەرجی جەلال کۆچەر هەرگیز لەبیر ناچێتەوە پەڵەیەکی ڕەشە بە بناوچەوانی ئەوانەی کە دەربەدەریان کرد هونەرمەندی خۆشەویست مامۆستا میردی حسین بە خێرات نییەکەم لەگەڵ میوانەکانی کاکە عومەری خۆشەویست لە ئیدارەی چاخانەی شعر مامۆستا جەلال کاکە میدیا چەند جارێک بەم نامیلکەی منی سۆدە بیریان بەڕاستی من نامێنەوە بخەم بگریان بەڵام بۆ خوایە حەقە ئەم تراژدیە نەوەکانی داهاتووش پەیامە بگات حەزەکەم ئەگەر بفەرمێت نامیلکەکە زۆر کەمە کە خۆی بخوێنێتەوە تراژیدیای بە ناوی بەفر و کۆچ
لە نووسیری مامۆستا یاسین دیارە ناوینەوە یادداش لە ساڵی 1990 چاپی کردووە 2000 چاپ کراوە. سڵاوتان لێبێ. ئەگەر بیر پێێنەوانە لە دەستدانی زۆربەی زۆری هونەرمەندان و ڕۆشنبیران و بەهرەمەندانی گەلی کورد زۆریان هاوشێوەن، زۆریان لێک دەچن. بۆ کارەساتەکانی گەلی کوردیش وەکو خۆتان نەزان هەمووی هاوشێوەی یەکن هەر لە جینۆساید و لە ئەنفالکردن و لە چیماباران وانە. بەڵام هەندێک مناسبەیە هەندێک کەسایەتی شانسێکی مێژووی بۆ ڕێەکەوێ، وەک مەسەلەن بۆ نمونە کارەساتی هەڵەبجە بەرامبەر بە کارەساتی ئەنفال. کارەساتی ئەنفال حەجمەکەی گەورەتر بوو، قوربانیەکانی زیاتر بوو، بەڵام کارەساتی هەڵەبجە هاوکات بوو لەگەڵ چاخێکا کە مانگی دەستکرد بە ئاسمانەوە بوو، هەموو جۆرە وێنەیەکی گەلانی ئەگرت لە شەڕ و شۆڕ و ئاوارەبوون و تەجەسوس و ئەو شتانە. لەبەرەوە کارەساتی هەڵەبجە بە گەورەتر و بە قەبارەیەکی گەورەتر ناسرا بەرامبەر بە کارەساتەکانی تر کە لەگەڵی کوردە ڕێاوی. کاک جەلالیش ئەوەی لە دەمی خوارێ خۆش بوو برای گەورەمان شاعیری کۆچکردو و کاک شەغەنۆرەوە کە بیستم باسی ئەو تراژدیایی کرد کە چۆن پارەی کۆ کردەوانێ بۆ هێنانەوەی تەرمی کاک جەلال بۆچەر و هونەری جگەرگۆشەی کە بەداخەوە ڕستەیەکی زۆر ناخۆشە لە جۆماکە ڕووەکاتە دیوانی پارێزگای سلەیمانی کە ئەو کاتە پارێزگار پێ ئەڵێ بەخوا هەر سیارەیەکی خۆم هەیە بدەمێ جەنازەکان بیتەوە، ئەویش بەخوا لە جادەی قیر دوورکەوێتەوە ئەشکرد. هانی بەداخەوە زوو لە تیڤەکانە ئەم بەرپرسانە ئەبینین ئەیانوێ وێنەیەکی مێژوویان هەبێت لەگەڵ تەرمی هونەرمەندێک یا شاعیرێک یا ڕۆشنبیرێک کە لە سەقورانە ئەنگێشن. لەبەرەوە بەڕێزەکان باوەڕ بە کەس مەکەن، بە هەست و نەستی کەس مەکەن، بەس باوەڕ بە خودی خۆتان بکەن. ئەمە ڕێم کەوتە ئەو دێی کە خاوەنی ئەو ماڵە ئەم جەنازانەی گەیاندە سەردەشت. بەداخەوە کە من لەو سەردەمای ئەمیست بەرەو هەندەران بڕۆم، منیش کەسێک بووم بەزی و وەکو ئەوان، یا بڵێن کەسێک بووم ڕاونرا وەکو ئەوان، یا ڕوونتر بڵێن کەسێکی احتیاج و وەرسی بووین وەک ئەوان، بەڵام قەدەر منی گێڕایەوە من نەمتوانی بگەمە هەندەران بۆ کاتەیە. ئەمەش کە کاک جەزا زۆر ئیلحای کرد کە بێم بیخوێنمەوانێ زۆر کورتە دیباچە شتەکەی ناخوێنمەوە. ئەو سەفەرە کورتە باس دەکەم کە چیم بیستووە دەربارەی ئەو دوو خوارێ خۆش بووە. لە ناو ئۆتۆمبیلەکەەوە دوا سەرنجی ناوشارمدا بارانە و شەقامەکانی شۆردبەوە، لەسەر گۆشەی کۆڵانەکان و پانتایی بەردەم ماڵەکان زووخاڵ مابوو، دیمەنەکان لە شوێنەواری پاژماوەی جەنگێکی داسەپا و ئەچوون. هەرچەندە خوازیار بووم ساتێ زووتر ئەو خەراباتە جێبێڵم، بەڵام هەر لە سەرەتاوە لە نێوان ڕەهابوون و یاخیبوون داون بووم، چونکە ڕەهاییم لە ئامێزی غوربەتا بوو. ڕەهابوون سەربەستیە نەک سەر هەڵگرتن. وەرز خۆش بوو، نەوبەهار چڵێ بەهرەی جوانی بوو، نەوبەهار چڵێ بەهرەی جوانی بوو، شاباڵی سەرنجی دەبزوان، بە پولەی هەستی لە ئامێز دەگرت، سبەبایەک بۆنی بژوجای هەڵ ئەمشت. نێرگز و سێپەڕۆ بەیبوون دەست لە ملانی تیشکی خۆر بوون، بە پولە ڕەنگاوڕەنگەکان مەڵۆ مەڵۆ لە جوانی گوڵاڵە سوورەدا بوون. دەریاچە هەڵاوسا بوو، پێشوازی لە ئاوی سەرچاو و بەفرای و لوتکەکان ناکرد. لە دوورەوە ڕەزەکانی هێرۆ دیار بوون، لەسەر بەرزاییەکەوە ماڵەکان دەرکەوتن، خانوو بەقەت پاڵەکانەوە دروست کرابوون، باخەکان چوزەرە چلۆیان کردبوو. ئۆتۆمبیل ئەچووە قوڵایی هێرۆەوە بە شاخەکانی پشتیا هەڵ ئەگەڕا، ڕێگاکە هەوراز و هەڵدێر بوو. شۆفێرەکانی ئەو ڕێژ شەڕیان لەگەڵ مەرگا دەکرد. لە هەندێک لاوە گابەردی لێوار ڕێگاکەدا ڕما بوو، ڕێگەکەی تەنگ و باری کردبەوە. خڕەبەردی خێچکەکان خزابوونە سەر ڕێگاکە، هەندێکیان لەژێر تەگەری ئۆتۆمبیلەکە دەرئەپەڕی و ئەکەوتە ناو دۆڵەکەوە. هاژەهاژی بەفراوی کەندەڵەکان دڕی بە خامۆشییا بوو. جاروبار لەم لاو ئەولای ئۆتۆمبیلەکەەوە باڵندەیەک ئەیدا لە شەقەی باڵ لە ترسی ئافات و گیانی ئەم پەڕاوپەڕ دەست لە ملانی لوتکە ئەبوو.
هەڵتەک گەیشتمە سەر شاخ کە پیادە بووم هەستم بە سەرما و سۆڵە کرد گۆڕلچێ ناوچەیەکی سەخت و کوێستانە کەوتۆتە نێوان مەندیلی قەندیل و سەرپۆشی ئاسۆس و دوندی هۆملەوە هۆمل بەرزترین چیای ئەو ناوەیە تابگە بەناوبانگەکانی شڵماشی پیا دێتە خوارێ سەرمای ئەو ناوە هەتا وادەی جاگەنان هەڕەشە لە کاروان ئەکات بلوزێکم لە جانتاکەم دەرهێنا و لە بەرم کرد جگە لە ئۆتۆمبیلی خەڵاتزێ ئۆتۆمبیلێکی ئێرانیم نەدی پێشتر ئەو مەرزم دی بوو بەردەوام هاتوشۆی لەسەر بوو چایخانە و بارخانەکان وەک کاروانسەرا جمەیان ئەهات تەنانەت لە کەناڵەکانی پشتیانەوە نوقتەیەکی گومرجی ئەهلی لێبوو بەوەدا ئاشکرا بوون 5 دیناری و 50 تونیشیان وەرئەگرت بەڵام زوو کەوتنە بەر گورزی یاسا و ئاودی بوونەوە چاوم بە پانتایی ناوچەکەدا جێڕا 4-5 بارفافۆن و 3 وڵاق لای بارخانەیەکەوە بوون دەرگای چایخانەکان بە قفڵ و زنجیردا خراپبوون شوێنپێی ڕێبوار و جێسمی وڵاقدا توێژاڵ بەستە بووی مامەقالە لە ڕێسەرێکەکە لایدا بە توولەڕێیەکدا لە دامێنەوە بە چیایەکی سەختا هەڵزنا شاخەکە بەرز و ڕوتەن بوو بە فرسرتەی لە ژینگە بڕی بوو وڵاخەکە بە ئاستەم پێیدا ئەنا زووزوش سمی دەخزی و لەوە ئەچوو چای و ڕشکەوتەشکە بکە پێش ئەوەی بگەینە لووتکە سەرقافڵەی پیادەڕە و وەستا جڵەی وڵاقی بۆ گرتموتی ئەم هەورازە گەلێ سەختە دەترسیام خۆت پێ نەگیرێ و هەڵدێرەی ئەگەر کەمێکیش پیادەبیت بۆ بەیەنت باشترە منیش دابەزیم مامەقالە وڵاقەکەی ڕایکەشا و وردە سەرکەوت ئەو شوێنە قاچاغەڕێ بوو ئێرانیەکان مینیان لێ چاندە بوو تێپەڕین بەوێدا سانا نەبوو مامەقالە زوو لای بۆ دەکرد بۆ ئەیوت هەر بە دووی منداوەرە دەخیرتم پێش ئەوەی بەگەردنەی شاخەکەدا ئاوابین مامەقالە ڕاوەستا کەمێ لەملا ئەولای ڕێەکە ورد بۆ وتی تەماشا چەند ڕێچکە لە ڕێباز جودا بۆتەوە ئەوە هەمووی شوێنپێی ڕێبواری ناوبەڵەدا هەموو هەنگاوێ پێیان ناوە بە ڕۆحیانە و بە خۆیان نەزانیوە ئیتر من دڵنیا بووم ڕێگاکە دژوارە چارەنووسم ڕشتە شوێن پێی مامەقالە و دوای هەنگاوەکانی ئەو کەوتم وردە بەرەو دۆڵێکی قوڕ شۆڕبووینەوە جارجار ئێسترەکە هەتا ئەژنۆ بە بەفرا ڕۆ ئەچوو مامەقالەش جڵەوی بۆ شر ئەکرد و تێی ئەفری وڵاخەکەش ئەکەوتە سەر چۆک و هەردوو پەلی بۆ پێشەوە ئەهاویشت و دەربازە بوو ئاوی ژێر بەفرەکە لە کەندەڵ و لاپاڵەکانە جۆگیان هەڵئەبەست و ئەڕژانە سەر ڕێگاکە ماوەیەک هاوکاروان ئەبوو تا ئەڕژایە دۆڵەکەوە چەمی ناو دۆڵەکە بە فردای پۆشی بوو ئاوی جۆگەلەکان لە ژێرەوە دڕی بە بەفرەکەدا بوو سحری خوایی ای فرشتەی سحری خوایی چەمی ناو دۆڵەکە بە فردای پۆشی بوو ئاوی جۆگەلەکان لە ژێرەوە دڕی بە بەفرەکەدا بوو لە هەندێک جێدا جۆگەی ژێر تەنکە بەفرەکان چپەیان لێ بڕابوو لە هەندێک جێگەش تەنکە بەفرەکان کون ببوون و بەفراوێکی سەحراوی هەستی ئەوزواند و ڕێبواری سەرسامە کرد مامەقالە لای کردەوتی ئەرێ جەنابت نێوی چییە؟ وتم میدیا لەوە نەئەچوو بەهۆی خوڕەی جووەکان و هاژی چەمەکەەوە باش حاڵی بوو بێ چونکەوتی میرزا وتم بەڵێ میرزا حسێن لە ڕاستیدا نەمدەویست دەنگ هەڵبڕم و قسەی بۆ بکەم چونکە توانای قسەکردنم نەبوو خەیاڵم لای چارەنووسی نادیارم بوو پاش کەمێکی تر مامەقالە دەستی کردەوە بە ئاخاوتن و وتی کاکە میرزا پێ دەچێت فکری خانەوادەکەت بکەیت چ قسان ناکەی وتم دوێنێ شەو لە ناو خانەوادەکەما بووم ئەگەر ئەم شەو نیان بینەوە ڕەنگە فکریان بکەم مامەقالە بەردەوام بوو لەسەر قسەکانی دەیچوزانم وەلێ وەختی ئامدی و بووین قەدەرێک وێستای پێدەچوو حەز نەکەی بێ بم دیوە بەڵێ ڕاست ئەەکەی کەمی وەستان بەڵام حەزم کرد نەختێ سەیری ئەو شاخ و دەشتێ ئەو دیو بکەم لەوێدا هەڵوێستەیەک هزری بزواندم و پاشکەوتن و پێشکەوتنەکەی مامەقالەم بۆشی بۆەوە ئەو کاتەی بە لووتکە چنووریەکەەوە بووم سەیری کێوەڕەش و دەشتی بتوێنم ئەکرد مامەقالە لەو دیوە ئاوریا بۆ منی نەدی بوو وای زانی بوو بەم دیوادا گەڕاوم و ئێستەکەی ئەبوو بە پرتا و بەلاشانی کەناڵەکانە گەڕابەوە سەرنجی دابووم کە دڵنیا بوو و نیازی ئەوەم نییە دیسان بەدوامە گەڕابەوە لە بە یەک گەشتنەوەدا بۆ شەرمونکردنی شەرمەزاری لە سیمایە زەردەخێنەیەکی بۆ کردم و پێشم کەوتەوە دامان و تێڕامانم بەسەر شاخەکەەوە شنەی خەیاڵێ بوو چونکە پێم وابوو بەم زوانە ئەم دیو نابینمەوە هاوکات هەڵوێستی مامەقالەم لە دڵ نەگرت
چونکە داهێنانی دیاریدەی دزێ و بۆتە نەریتی کۆمەڵ کردداری دزێ و ڕۆژ بە ڕۆژ لە برەودایە ژینگە تا سنووری باوەڕ پیس بووە مادە بووە بە چاوگەی ژیان تموحزاتیەکان لەو دی و ئیرادەی زاتەوەن کارکتەرەکانی شانوی ژیان خاوەنی ئەزمموی ڕوبەڕووبوونەوەن ڕواڵەت تەفسیری ناوەڕۆک ناکە کەسانی لاواز و چاوچنۆک هەمیشە لە کەمیندان لە بچووکترین فرسەت ئەگەڕێن تا گەورەترین ئامانج بەدەستبێنن خەونی دوامەنزڵی ئاواتیان پایی سەروەت و دەسەڵاتە دەوڵەمەندبوون لەلایەن ئەو پڕیواتایە گرنگی ژیانیش بەردەوامیە با خاڵی بێلەواتاش دید و بۆچوون سەبارەت بە ژیان لە نێوان دوو بەرەی جیاوازدا کێشمەکێشێکی بێ ئاکام بەرپا ئەکا و تەوەری وتوێژ بە ئاقاری ماندبوون ئەبا بەڵام من بە یەقینەوە ئەڕوان بەچارە نووس و ژیان پێڕەوکردنی ژیان دوو جۆرە کە پشوو ئەدا بە ویژدان جۆرێکیان ژیانێکی ئاسایی و تەقلیدیە لە چوارچێوەی یاساکانی ئەرز و ئاسماندا و ڕازیبوونە بە ئەمری واقع جۆرەکەی تریان یاقیبوونە لە فەرمانی قەدەر و تێکۆشانە بۆ پیرۆزکردنی باوەڕ و سەلماندنی ماف ئەگەر تاپەکانی کۆمەڵ بەگەشت و کۆمەلگەکانی ژیان بە تایبەتی بەو دوو شێوازە پەیڕەوی ژیانیان کرد بە لە مێژ بوو یەک ئاڵا هێمای سەرانسەر جیهانێکی یەکگرتوو ئەبوو چڵێ زەیتون و کۆتێکی سپیش وێنەی هەردوو ڕووی دراوی ئەو جیهانە ئەبوو ڕازی نەبوون بە چارەنووس و کەمتەرخەمی بۆ تێکۆشان پانتایەکی گەورە لە ناو فەزای هزری مرۆڤدا بەرجەستە ئەکا لە نێو کۆمەلگای جیهانی سێهەمدا زۆرینەی مرۆڤ لە فەزای لە فەراغی نێوان ڕازیبوون و تێکۆشان ئەگوزەرێن ئاکامەکەشی ئەو قەیرانە بەرچاوەیە کە مێژوو بۆ مێژووی ئەجێڕێتەوە لە نێو کۆمەلگای پێشکەوت و خوازەکاندا گوزەران لە بۆشایی نێوان ڕازیبوون و تێکۆشانە پەیڕەو ناکرێت هەر هەوڵێ بۆ ئەو ئامانجە بێهودەیە و پرانسیپەکانی سیستمی دیموکراسی و مافی مرۆڤ پەنایان نادا لەم نیشتیمانی لەمەڕ ئێمە بە نهێنی گورک لە پێستی مەردا و بە ئاشکراش ڕێوی لە بێشەی شێردایە ڕواڵەت ڕۆڵی گرنگی لە شەواشەکاریدا ئەجێڕێ دیارە کەسێکی وەک مامەقالە دەیان جار کڵاوی لەسەر نراوە بۆیە بە یەقین دز و درۆزنی نەئەناسی بەلا پاڵە نسیەکاندا توێژاڵە کریستالەکانمان ورد ئەکرد لە ناکاو مامەقالە هەڵخلیسکا و تەخت لەسەر گازی پشکەوت وڵاخەکە سڵەمیە و گەڕایەوە دواوە مامەقالە تاویایە خۆی و هەستایەوە ویستی جڵی وڵاخەکەی بگرێ وڵاخەکە ئەوەندەی تر سەرشێت بوو بەرەو شیوی ژێرتەن کە بەفرەکە ملینا ئینجا مامەقالە دەنجی هەڵبڕی بە قوربانە جڵەی بگرەوە نەیەڵی غاردا وڵاخەکەم ڕۆدەچێ و ڕەنجە ڕۆدەبم منیش بۆ پێشگرتنی هەردوو باڵم هەڵسوڕان و بەرەو ڕووی چووم ئێسترەکە شڵەژا بوو بە هەر چوار لای خۆیان خولایەوە لە ناکاو ئامبازی من بوو خۆم لایە لێی کۆڵە پشتەکەم بەسەر پشتیەوە بوو بەرشانی مامەقالە کەوت مامەقالەی فرێدایە سەر بەفری شیوەکە بەفرەکە کە لێنێکی گەورەی تێکەوت دووبارە مامەقالە ڕۆچوو بەڵام ئەم جارە ڕابوون و ڕەهابوون ئاسان نەبوو یەکەم جار بوو بۆ چشنە سروشتی بەفر و ئاو ببینم مامەقالە زۆری بۆ هات لە حەشمەدا دەنجی هەڵبڕی بە قوربانەوە خۆکەوە ئاو بردمی هەتا من گەیشتمە سەری بەفرەکە لە دووسێ لاوە قڕیشی تێکەوت لە هەر چوارلایەوە وەک فەردە ئاردی هەڵدرا و هەرەسی ئەهێنا و ئەڕژایە ناو ئاوەکەوە هاژەهاژی ئاوەکە و دەنگەدەنجی مامەقالە منیش پرزە کردبوو مامەقالە لە ناو قەدی بەرەو خوار لە ئاوا بوو هەردوو باڵیدا بوو بەسەر بەفری شیوەکەدا وشاری ئەخستە سەر ئەنیشتی بۆ ئەوەی قوتاری بێت بەڵام بەفرەکە لەژێر ئەنیشتیا خۆی نەئەگرت هەرەسی ئەهێنا و ئەڕژایە ئاوەکەوە ئاوەکەش مامەقالەی ئەیا بە تونێلی بەفرەکەیە دیسانەوە هاواری کرد پیاوی چاو بۆ بێوێستایی ئاو بردمی بێرە ئەم شانەم و دەستم بگرە دەستی درێژ کرد دەستیم گرت هەتا دەرم هێنا دوو جارێتر بەفرەکە لەژێر دەستەکەی تریار داچوو پێویستە لە جێڕانەوەی ڕووداوێکی وەهادا بە ئاو بوترێ ئاو بەڵام بەفراو بوو هەر مامەقالە بوو توانی بەرگەی ئەو یەخاوە بگرێ مامەقالە بە هەنسکە بڕچێ شەرواڵ و ژێر شەرواڵەکەی داکەن و دەستی کرد بە گوشینیان وتی کۆت و شەرواڵی کەم هەن لە وڵاخەکەم بەستووە بە هەر چوارلادا چاوم جێڕا وڵاخەکەم نەبینی وتم کوا وڵاخەکە وتی چاوم کرد بەو باسکەدا هەڵگەڕا ئێستێ دەکەومە دووی لێی جەرمەوە سەرەتا کەمێ بە دیمەنەکان پێکەنیم کەمێ بەو دیمەنە پێکەنیم مامەقالە پشتوێنەکەی یابوو بەسەر شانیا بەدەمرێەوە بە نەخوێنەکەی ئەبەستەوە وەک خۆی بۆ ماراسۆن ئامادەکردێ وتی میرزا تۆ سەبر بەم ڕێدا وەرە خوارێ ئەمن دەچ وڵاقەی دەجێڕمەوە
بیستو بووم ساڵێ پێشتر بەفر لەو ناوە هەرسی هێناوە کۆمەڵی کاروانچی ئەو گوندانی دەوروبەری داپۆشیوە ئەمیش زوو لەو ناوە دەرچم بەڵام نەم ئەزانی بۆچۆ بچم و نەم ئەویست ناشارەزا مل بنێم ئەو چۆڵگەیە دیمەنێکی سامناکی هەبوو بەونبوونی مامەقالە دڵم داخورپا و کت و پڕ کەوتمە ناو خەیاڵێکی تەلیسماویەوە دیمەنەکان سەحراوی بوون سەیری ئەمبەر و ئەوبەری شاخەکانم کرد لووتکەکان بەسەر ڕێی هاتوونەهاتە ئایانڕوانی ئەوەندەی نەمابوو خۆر ئاوا ببێت زەردە پەڕی بۆ سەر لێوی لووتکەکان چون بڵێن سەرشێت لە ناو لەپی دەستمان ناویت ئەگەر هەر ئێستا ڕانەبووری دەستمان ئەکەین بە مشت لە شەوی ئەنگوستە چاوت پیرۆز ئەکەین و بە قەسیدەی جانێکی ونبوت ئەسپێرین لە دواییشدا لەگەڵ دواتشۆڕی بەفراودا بەڕێ دەکەین ئەو ئێوارە بەفرە 24 کاتژمێر بوو بەسەر ئێوارە گڕێکدا تێپەڕی بوو لەو سادەدا حەزم ئەکرد زەمن وەک شریتی سینەما بگڕایەتە دواوە و لێ نەدرایەتەوە بەڵام ئەفسوس خەیاڵ لەکوێ و خەتا لەکوێ دامان و تێڕامان ئاوێتەی ئەندێشەم بوو خۆم لە ناو مناڵانی گەڕک تا بینیەوە هەورێکی تاڵ ڕووی ئاسمانیدا پۆشی بوو دووکەڵی ئاگری لاستیکە سوتاو لە هەموو لایەکەوە جیلوەی لە ژینگە بڕی بوو چاوەکانی چەلەنگ ئاگری تێزا بوو جێگر ڕەشدا گەڕا بوو چیمدی لە باوەشی دایکەوە لە دوورەوە سەیری مناڵانی ئەکرد منیش بەڵێنم بە خۆم دابوو دۆزەخیش بواە هەر ئەچووم ئەو ئێوارەیە جێژنی نەورۆز و بەهار و سەفەر و خەونەکانم بوو شەوێت چاوم لێک نەنابوو گرمە و ناڵەدای خورپانم لە پەنجەرەی ژوورەکەەوە سەرنجدا باو بارانە و تێکەڵاو بووبوون باو باران تێکەڵاو بووبوون کراسە شۆراوەکەم بە تەنافی پشت پەنجەرەکەەوە بوو لەگەڵ هەموو بروسکەیەک بە بێدەنجی لە ناو ڕەنگە مۆرەکانە سەمای ئەکرد ئەو شەوە هەتا نووسم هەر بروسکە و ناڵەناڵ بوو هەر باران بوو بەیانی زوو لە خەو ڕابووم تیشک لە پەنجەرەکان و ڕژابوونە هۆڵەکەەوە دایکی جێگر کری لە هەور سند بوو بۆ سەحرە چاوەکانی پێڕشتە بوو جێگر و چەڵەنگ هەڵسابوون تەنها چیمدی پرخەی ئەهات وەکو ماسی دەتەنکاوی خێوێکی خۆشە ئەبریسکایەوە چەلەنگ هێشتا خەواڵوو بوو چپەیەک لەو دی و هەستێەوە چۆلەکەی چاوەکانی فریودا بوو جێگریش بۆنی دووقەڵی لێ ئەهات بە بێدەنجی سەرنجی جانتاکەی ئەدام وەک ڕێبوارێ بە میوانی لە چاوەگەشەکانی ئەلام دابوو مۆسیقای ژیان ئەو بەیانیە سۆزی شمشاڵی گەرو بوو لە ناو زایاڵی غوربەتا خۆشا بوو یەکەیەکە ماچم کردن و بەجێ مێشتن لە دەرەوەی ساختمانەکەمانە سرم هەڵبڕی تەماشای پەنجەرەی باڵکۆنەکەمانم کرد هەرچێکیان لە پشت پەنجەرەکەەوە ڕاوەستا بوون بە بێدەنجی سەرنجی ئاوابوونیان ئەدام لەو ساتە وەختەدا تەنها پەنجەرەیەک لە نێوان پێکەوە ژیان و دابڕاندا بوو ناچار بزەیەکم خستە سەر لێوم بەڵام دایشان دڵۆ پێ فرمێسکی ڕشت جێگر و چەلەنگیش لە حەسرەت تاسەریان داخست هاژەهاجی چەمەکە باگراوەندی خەمەکانم بوو یادەکانم کۆتایی هات لە مۆسیقای هاژەهاجی چەمەکەەوە گوێبیستی کۆڕاڵی زاخوزریخی مناڵەکان ئەبووم بابەجان مەڕۆ بابەجان وەرەوە وێنەی مناڵەکان لە باخەڵ مابوون جزدانەکەم دەرهێنا و یەکەیەکە سیرم کردن چیمدی دەستی لە مل مابوو تەنها ئەو پرسکۆلێم لە کاتی وێنەکێشانە دەست لەملانم بووە ئەو شەوانم بیر ئاهاتەوە دەستی ئەکردە ملم تا ئەنووست چەلەنگیشم پچەک زیویر ئەدی جێگر نگایەکی شیرین لە چاوەکەشەکانیا بوو دایکیشان کەمێت چاوی نیشتە بوو وەک دەستی نزای هەڵبڕی بە و داوای سەفرازیم بۆ بکات لە ناکاو گوێبستی پڕمەی وڵاخەکە بووم سرم هەڵبڕی لە دوورەوە مامەقالەم بینی جڵی وڵاخەی گرتە بوو بە باسەکەی بەرامبەرمانە ئاهاتە خوارێ هاواری کرد ئەو بۆ نەچووتە کرد ئەو وانیەکەی تەماشای چواردەوری خۆمم کرد وانیەکم نەدی هێور لێ چوومە پێشێ وتم کامەیە وانێک دەستی بۆ لاپاڵێک ڕاکیشاو وتی ڕەحمەتی خودات لێبێ ئەوە جێ حەوانەوەیە چوومە ئەو دیوی لاپاڵەکە لە کەلێنی گابردێکا لە شێوەی ئەشکەوت پەسێوێکم بینی لە جێی حەوانەوەی کاروانچیان و شوان ئەچوو مامەقالە نزیک بۆ لێم وتی ماندوو نەبی وتم خۆت ماندوو نەبی بەخێر بێتەوە لە دامێنی گابردەکە ئاوێکی ڕوون و جوان هەڵەقوڵا لە خوار سەرچاوی ئاوەکەەوە دۆڵاوێک دروست کرابوو لەسەر لێواری دۆڵاوەکە پارچە شیرانجیشان کردبوو بە پولوسێک اینجا زانیم نزیک ئاوەدانی بوومەتەوە مامەقالە هەناسی سوار بوو بەڵام لە قسە نەدەکەوت ڕەحمەتت لێوێ دەبوایە ئاگرێکت هەڵبکردا ئێستا ئەمنی شایەکم دروست دەکرد مامەقالە هاتنەوەی بە ئەم دوو سلاافڕژ پەڕێنم چنە سەر ئەستی مۆزۆ کە ئەم گەێنێتە ئەو دیەیە تەستیم ئەو ماڵەمەکات لەو ماڵە ئەو مامەقالە منی بەجێش ماڵی عەزیزی مام خەدر ناندا ئەنێن ئەدی پەلەی چیمان کردو ئەوە ئەوڵا لە جاتی بابی لەگەڵ دەخوات
لە کاشیەکدا خواردنێکی سپیدان رابوو لە دۆکڵی و ئەچوو کەوشێکم لێ خوارد و تامی زۆر خۆشبوو بە شێوەی زمان ئێوان وتم کاکە ئەوڵا ئەم غەزایە نێوی چییە؟ وتی بربەسێڵ. لە دەرەوە کاک عەزیزیان ئاگادار کردبوو من میوانیانم. کاک عەزیز هاتە ژوورە سڵاوی کرد و بە گەرمی بەخێراتی کردم. منیش بە گەرمی سڵاوم سەندە و پێشوازی لوتفم کرد. لەسەر دەفرێک نانیان بۆ ئەویشدا هێنا و دایاننا. ئیتر کەنیش و کەیبان و ئەو ژووریان جێنێشت و لە لای ئێمەمانەوە. کاک عەزیز تەمەنی 45 ساڵێک دەبوو کەڵەگەت و سوورپێشت بوو لە چاوێ پیاوەتی و لە دەستیا هێزم بەدی ئەکرد. پاش ماوەیەک بەدەم نان خواردنەوە سەری هەڵبڕی و وتی یاخوا بەخێر بێ سەر چاو. چاوەکان ماجەکەم قوربان باشە ئەگەر ئەم شەو لێرە بی و بەیانی زوود بەڕێکەم چییە؟ ماڵت ئاوەدان بێ ڕێی دوورم بۆ نزیک بۆتەوە ئەگەر بەڕێمکەی چاترە. ڕووکردە ئەوڵاوتی دا بزانە بۆشایی لە ماڵە ئەگەر هاتووە بڵێ بابم ئەیوت پاش کەمێکی دی سەرم لێ بدات. ئەوڵا تاویدای خۆی گورژ هەڵساوڕۆی. کاک عەزیز جارجارە سەرنجی ئەدام لە خاوەن چیرۆکی ئەچوو ئەویست بیدرشێن و بە ئامانەتەوە من لەو چیرۆکە ئاگادارکە. کەمێ لە جانتاکە مردووەوە دیسان ڕوتێ کردم وتی خێرە هاتوو ئەمدی و من نەمویست درێژە بە وەڵامەکەم بدەم. ئەویست زووتر دڵی خۆیم بۆ بکات و هەرچی لە من پەنهانە بۆم بەیانکە. بە کورتی وتم کەمێک کارم هەیە لە بەردەپانەوە هاتوویت. بەداخەوە ناوی ناوچەکان نازانم بەڵام لە مەرجی گۆڕچیەوە هاتووم. لەگەڵ بە زیادکردی نانەکەیە کەمێک بێدەنگ بوو. ئەوەندەی پێنەچ و سەری هەڵبڕیوتی 5-6 ساڵێ لە بەر لە ئێستا جەرەیانێکی ناخۆش لەو بەردەپانەوە پێش هات. فەسڵی زستان بوو زستانێکی سەخت. ئەم وڵاتە بەفروەی شاردبوو. شەوێکی بۆ بەفرەت درەنگە دەنگ کەوتە نێو ئاواییەوە. ئەمریش تاومدایە خۆم وە دەرکەوتم. لەسەر ڕابینیم زەلامێکیان بە کۆڵ هێنا. منیش لەگەڵیان کەوتم. ئەنی چوم لەگەڵیان بە پەلە هاویشتمانە نێو ماشێنەوە بردمانە سەر دەشتێک. لە نێو ماشێنەکەدا مابوو وەلێ قسەی نەدەکرد نەی دەتوانی قسام بکە. قەدەرێک لێی ڕامام نەم دەناسی کەسی دیکەش نەی دەناسی. جلوبەرگەکەی لە جلوبەرجی بنیادەمی تەواو نەدەچوو. ئەوەلین بار پێم شێت بوو. وتم حتمما ئەم زەلامە شێتە دەنا چۆن بنیادەمی وشیار بۆ نێو ئەو بەفر و شەختەیە کافشینێک لەبەر ناکە. گەشتینە سەردەشتێ پێڕا نەگەشتین لەو جەرایانەمان حاڵیکە لەکەن دەرچی بیمارستان تەواو. وتم قوربان نەتانزانی خەڵکی کوێ بوو؟ وتی عەرز بێ بە حوزور هاوشاری ئێوە بوو. ئادەی ژنەکە چایمان پێ بدەوە. منیش گەرەیەکم داگرسان لەگەڵ چای خواردنەوە. خانەخوێ دەستی کردەوە بە جێڕانەوە. بەڵێ لەسەر و چاوی ڕاورد بوومەوە مژۆڵەکانی جوود ببوون. بە ئاموست پێڵیم لادە هەردەک چای وەک گۆمی خوێن سوور هەڵگەڕابوون. ئیدی دڵنیا بووم ئەم زەلامە گریاوە زۆریش گریاوە. وتم برایان مردی چابن ئەم نەفەرە هەر بەخۆی نییە. باوە خۆکەین بگەڕێنەوە بێوران و بچینە سەر شاخ بزانین جەرەیان چییە. عەرز بێ بە برای خۆم هاتینەوە ماڵێ. شراتۆڕ و لایتمان هەڵکرد و لە تەنگەی دۆڵەوە بەرەو چیا بەسەر کەوتین. وەلێ بەفر ئەوەندە زۆر بوو ئەگەر بە خۆشمان بەڵەت نەباین بەو دەردەی ئەوان دەچوین. بایەکی توندی هەبوو داری لە بن ڕاهەڵدەکێشا و شەڕی لەگەڵ سایق و ساماڵ دەکرد. بە تەواوی عومرم سەرمای وەهام نەدیت بوو. هەندێک خەڵک و کەی خودام لەگەڵ بوون ئەوان ئومێدیان بە چ نەما. بایەکە بە بەفرەوە شاڵای و دەداینێ. وەلێ هەر بەسەر کەوتین هەتا نزیکی گەردەنەیەک بووینەوە لاشەیەکی دیمان دیەوە. لاشەکەی دی جوانێک بوو سەری لەسەر بنچکە دەوەنێکدا بوو. شەرواڵێکی شەپ و شۆڕی بەسەر شەرواڵەکەی دیا لە پێدا بوو. بەندە خوێنەکەی گرێ نەدرابوو پێدەچوو بەر لە مردنی دەست و پەنجەکانی لە کار کەوتبن. وتم خەڵچینە ڕەحمەتی خودا و لێبێ ئازا بیبەنە خوارێ لە ماشێنی هاون و بیبەنە سەردەشێ. وەختێک حەوایاندا کافشینێکی گەورەش لە بن سەری بوو. لە جیاتی باڵینج خۆی دانرابوو. ئیدی بۆ خۆشم لەگەڵ دوو نەفەری دیا چوینە سەر شاخ چیترمان نەدیت. هەر بەو شەوەی هاتینە خواری و چوونەوە سەردەشتێک. تەواوی خەڵکی سەردەشت ڕژابوونە بیمارستان. دکتۆرەکان وتیان ئەمانە سەرما و برسێتی کوشتونی. بە پێی کارتی شوناسایی عێراقین و باوکو کوڕن. ئەمان نێوی جەلال ئەحمەدە ئەوی دیش هونەر جەلال ئەحمەد. ئەوی وەختێ زانیم ئەو بەدبەختی خانە بێزارە بۆ جل و بەرجی لەبەردان نەبوو. تەواوی لە کوڕەکەیەوە پێچابوو هەتا نەمرێ. خەم و خەیاڵ ڕێکیاندا بوو لە ناخەوە جۆم بۆ چیرۆکی سەرما و سەفەر شر کردبوو. دوور بە دوور ئەو مەرگە ساتەم بیست بوو بەڵام کاریگەریەکی ئەو توی تیا بەجێ نەهێشت بووم. کاک عەزیز بێدەنجی لێ کرد وتم نەتزانی بۆچی هاتبوون و بۆ چۆ ئەڕۆشتن. بەڵێ دوایی هەموو شتێکمان زانی.
عیان بوو ئەم پیاوە نێوی جەلال کۆچەرە ماڵە خاڵوانی جەلال کۆچەر خانەوادەی ئەسلی سەردەشت و ڕەبەتن بەو ئومێدەی سەردانی خزمانی بکاو دوایش بچێتە سەدا و سیمای مەهاباد وەک خانەندە و هونەرپیشە کارێکی بەدەستکەوێتن هەڵبەت وەک ئەو خەڵکەی دی بۆ بژێوی پەنایان بۆ ئەمدی و هانی بوو وەلێ ئەسەف ئەجەل ژیانی لەدەستدان دوابەدای ئەم قسانە دایشی عەوڵا فرمێسکەکانی سر و ڕوتێ کردم وتی ئەرێ وەڵا برای من ئێستەشی لەگەڵدا بێ هەرچی منداڵی دەبێ لەو بێورانە ئەگەر کیش بێ ئەگەر کوڕ نێوی دەنێن کۆچەریا هونەر جگەرەکەم تەواو نەبوو بجگەرێکی ترم داگەستان لە ناخەوە هەژا بووم گەڕوم وەک دڵم داگیرا بوو بیناییم لە ژێرتمێکی قەتیزماوە گەرم بوو بوو زۆری نەما بوو چەند ڕۆ بە فنەسێک دەنگ هەڵوەرێنم ماڵ وەک ئاشی ئاو لێ بڕاو خامۆش بوو خەم باڵی بەسەر بێدەنجای کێشا بوو بە ئەمانی خۆم بپەڕێنم بێنەوە سەر ئەم گۆرانیم بیرەکەوتەوانێت کە قسەیانە کرد ئەی ئەستێرەی پرشنگدار ئەمەی جەلال کۆچەرە ئەی ئەستێرەی پرشنگدار ڕێنی شاندەری ڕێبوار عالەم نووست و تۆ بێدار ئاسمان ئەبڕی بە شەوگار ئەمە ئەڵەی هەر بۆ ئەوی نەی خۆی وتووە هەر ئەڵەی گۆرانی تایەتڵی ژیانی خۆیەتی ئەی ئەستێرەی پرشنگدار ڕێنی شاندەری ڕێبوار عالەم نووست و تۆ بێدار ئاسمان ئەبڕی بە شەوگار لە زەردەپەڕ تا گەزنگ چەند جوانی شەشنی ئاونگ ڕەشێنەی شەوق و پرشنگ ئەدەی لەسەر و لە سنگ ئەی هاوڕێکەی شەوگارم من لەم ژینە بێزارم زوو کە دەست بەرە دەستم بۆ ئەوەی لێرە هەستم لە نەعرەتەی کتوپڕی باوکی ڕامام ئاسمانی شەرمەزار ئەکرد ئەم ڕستانی ئەدا بەدەم و ژەی باوە هۆ خەڵچینە مناڵمان بوو کوڕێکی سپی و جوانمان بوو ناوی ئەنێم هونەر وەڵێ هونەر چونکە خۆم هونەرمەندم ئەوە تا بنچکە دەوەنێ دایکێتی و نەیارە زریانێکی شمامان لە مەلوتکە بەفرم پێچاوە لە یەخچاڵ لانکی بۆ ئەەکەم لە ئەستێرەش مت و مور و ئەهۆنمەوە سەرگۆی مانگ ئەخەمەدەمی تێرتێتریفەی پێ ئەدەم هۆ خەڵچینە ئەم شەو نانوم ئێشک ئەگرم ئەخۆمەوە لە دوای دواپێک چەند مژێکی چڕ و پڕ ئەکێشم ئەوە تا لە جەرگی قاشقاشمەوە شیرەی گوڵە خاشخاش ئەدەمە بەرکزەی تریاکی ڕۆحم تریاکی ڕۆح ئەکێشم بەڵێ ئەم باوکە ئاگرمەزەبە هیچ دوور نییە ئەم مۆنۆدرامایی لەسەر شان و کلیساڵەکانی شەوێکی هێڵدا نمایش کردبێ گەلێ جار مەرجی لەو جۆرە دیتراوە شێت و سۆفی و عاشق زۆریان بە پێکەینەوە ئەمرن ڕەنگە مەرجی ئەم باوکە خەوێشی شاهانە بوو بێ چونکە لە دواتچەکانی ژیانیشە لە مەزنایەتی و باوکایەتی نەکەوتووە ئەوە تا ڕۆحی کردووە بە شاباشی جەرجی خۆشەویستی ژیان بۆ جگەر ئاسوودەیی مەرجی تایە دامان و تێڕاوان لە مەرگەساتێکی وهادا جەرجی قایم و دڵی گەورەی ئەوێ لە چاوی باوکایە ئەسوودەدڵی مناڵە بێهودەی سوێکی کوشندە و زامێکی تاسێرسخانە کاتێ باوک لە مەرگەساتی گۆشەکەی دڵنیابێ ئەستەمە فرمێسکی ناومێدی هەڵوەرێنێ و جگەر گۆشەکەی لە مەرگە ئاگادارکە ڕێگە چارت تەنها سووتان و قچە و شیوەن و گریانە لە ناخا داوای لە بورتان لە یەکەم زۆر سەرمێشانن چەند جارە عەرزی کاک جزام کرد زۆر ئەمە زۆریشم لێ پەڕانن بەڵام بەم شێوەیە ئەو دوانە پۆسی دواییان کردووە باوکی هەموو جلەکانی لەبەر خۆی داکەنەوە بۆ ئەوەی کە ئیدامە با بە حیاتی جگەر گۆشەکەی ئەویشی لەدەسایە پۆشی بەداخەوانیە بەڵام ئەم کابرایە بە ئامانەتەوەی جێڕتە ناوی عەزیزی مام خدرە خەڵکی گەورانی سەرووە بێتر کە شتەکانە جێڕێتەوە ناویم بۆیە هێناوە خۆی پڕەکەی کە ئەمە قسەی ئەوە باقاتی ئێرەشی خۆتان نەزان چۆن بوون دەسمات چاتان ماچ دیارە کوڕی هونەرمەندی شێ جەلال کۆچەر وێژەر لەسەر خەتە دیارە پەیامێکی لێ نووسی و سوپاسی هەموو لایەک کات کاک جەمالی ڕەزازیش هەر بابەتی جوانی لەسەر ئەو هونەرمەندە شەیدە نووسیوە بەڵام بە بۆنەی باش دیارە دوای پێنج دەقەیەتر ئەویش هەر وتەیەکتان پێشکەشەکە لە ڕێگەی ئەنتەرنێتەوە لە وڵاتی ئەڵمانیا نیشتەجەیە کاکەزایر پێش کۆتایی مەراسیمەکە و پێشە وتانە دیارە مەراسیمێکی ڕێزێنانمان هەیە مەقامێکتان پێشکەش گۆرانیەکە من لێرە پێشکەشەکەم بە گیانی پاشی هونەرمەند جەلال کۆچەر و جگەر گۆشەکەی گۆرانێکی مامۆستای نەمەر عەلی مەردانە کە وای ئەشبهێنم کە لەگەڵ ئەو کارە ساتە ئەگونجێت بۆیە ڕەنجی بێوارم باندی جێگارم
رنجی بیوارم بندی جگرم داد با که برم که تویون کرلم داد با که برم که تویون کرلم موجی دریا بوتون دو بتاو موجی دریا بوتون دو بتاو یانکل پی آگر امزامی کرلم یانکل پی آگر امزامی کرلم پیکانی نکاو داناس کاکا پیکانی نکاو داناس کاکا سوی هاناس بونای لاجو سروی هاناس بونای لاجو بەڵێ باشە کاکە هێ منەوەن دیارە بەجێمان دێڵن ئیتیزامی کردنەیە خۆشحاڵ بووین بەخێر بێن بەخێر بێن پێشەوەی مامۆستا میدیا مەقامێکمان پێشکەش بکە پێم خۆش ئێستا مەراسیمی ڕێزێنانمان هەیە کە کەفتەرێکی توریزە دەشت ئامادەیەکات کە کەمترین شتە لە توانەمانە بێت کە ئێمە بتوانین وەکو وەفایەک بۆی هەرگیزە و نمرانە لەبیر نەکەین لەلایەن مامۆستا عەبدولی حەمەدجانەوە فەرمێت بۆ ئێرە گازێت پێشێت خەڵاتەکە پێشکەشەکە بە کاک جەمیل کۆچەر چەپڵەیەک بۆ برای هونەرمەندی شەهید کاکە جەلال کۆچەر ئەومان بیر چوو کە باسی بکەین ئەم بنەماڵەیە چەند مزەحین و دیارە برایشان لە بەردێک سێرا لە سێدارە دراوە لە ناو سەرایە ڕێزان زۆر سوپاسی کاکە جەزا ئەکەم بە بۆنەی ئەم خەڵاتە جوانەوە بە بۆنەی ڕۆژی کۆچی دوایی جەلال کۆچەری ڕەحمەتی زۆر سوپاسی ئێوە دەکەم زۆر مەمنونتانە بەم حەزیەتان کێشا داوای لێبوردنتان لێ یەکەم بە قوربانی بم خوام وفقتان کا و بێوەی بێ چاوەکەمن مامۆستا گیان گەورە کردی مامۆستا گیان خۆشحاڵی مامۆستا گیان ئەوە گەرفرم بچیتەوە ئێمە وەکو خەڵکی شاری سلێمانی خۆمان بە قەرزاری خانەوادەی جەلال کۆچەر و کاک جەمیل کۆچەر دەزانین یەکێک لە براکانی لەناو ئەو ساحەی سەرای کە ئێستا بەدێک سەرایە لەوێ لە سێدارە درراوە بۆ کە کەسێک شۆڕژێڕ و پێشمەرگەیەکی ڕزگاری خوازی کوردستان بۆ چەپڵەیەک بۆ بنەماڵە تێکۆشەر دەنگیشم تەواو نییە تۆزە ناساغم بەڵام تۆزێک لەو شعرەتان بە مقام بۆڵێم ئەویش هاوشێوەی جەلال کۆچەر و جگەرگۆشەکەیەتی چیرۆکی باوکو مناڵێکە باوکێکی زیندانی مناڵەکەی لە دیداری مواجهە گەڕێتەوە لە لای لەگەڵ دایکیان لە بەغداوە لە بانی مەقان لە ناو لۆریەکە وەرەگەڕێن و ئاگریان تێبەرەبێت 75 سەرنشینی تیا ئەسووتێت یەکێکیان ئەو دایک و مناڵن کە ئەم دایکە
5 ناریا و بەیانەسیبی گەلی کوردستان 1000 ناری بۆ دەرچووە 1000 نارەکەی دانابوو بۆ ئەو پرۆژەیە کە بچێ مواجهەیەشی بەغای پێ بکات سەریان نەخوات ئەو بنا بەداخۆ ناوی زیندانە سوتانە ئەم تێکستەم مامۆستا غەفور ساڵح بە عەرەبی لە ئیتحاد وڵاوی کردەوە بە تەرجمەی عەرەبیەوە بە کوردیش لە کتێبەکەی خۆمایە بەومێدی دیداری تۆ ئەم شەو تیارتیارە ئەنۆم بەڵا بەومێدی دیداری تۆ ئەم شەو تیارتیارە ئەنۆم بابا وەک پەپولەی ڕۆحم بابا خۆشمەوەی دڵنیابە خەم کاڵای جەژنی ئێمەیە 4 ساڵە بابێ زندانی خەم کاڵای جەژنی ئێمەیە 4 ساڵە بابێ زندانی ماڵەکەمان شارەکەمان هەتیمی کردووی توێتیانی داوا کردوم سەردانەکەم سەر و ژیان بە قوربانەکەم چاو لە ڕێبا خۆم و دایکم دەینە دیدەنیت بابەژان بە باوەشتەوە ڕنگ و شان حەزیتین بخەچێنە بە ماچی تەری لێوی من تێر بۆنم کرد یەدی دەست بە ناو قژما وەربێنە هێوەر من دەگریم و تۆ ڕامژێنە منیش خۆم ماچت دەکەم لە باوەشتا ئارامەگرم بەهەشتی نازی مناڵە کۆشی باوک گەر بۆم بلوێ تایە ئەمرم لحسرت بواني توبا كبشت سوارزو لحسرت بواني توبا كبشت سوارزو خورنا كان ما شايل هربل يفكيتو انو زورو خوشوي بجان بابا يسير زنداني دار مكر يشتاك دل كراي لقل زور شجنا ناوي بابا زندان فيربو هتامي زواني قدم نشير تيربو كيبري تشاون باري دركب بخم فيربو بفر باران لوتكا نوروس فراني قولين يرقص رمينا وي رنقكاري موسيقى هوال قريلا بيستي آلي أنتونيلا مالي ساربو تاريكستان تمني كورتي دارستان بشيبي لانا وبشيبي زخم شعرو سمايري شريك خوكوش ومترسي سكتيرو دسك برسي دستي عطاي نزيك ودور ريزردي امو ماجسور دلقو كيسينم نايقري ليان كربوم دروش بهم حزب كان وكو خشتي يقدان فيربوم او يتساوم ليترنا بينكتا او ندوسي كربابا او اشربوم دلائلا يا كزي جرقكم ليلا
بەرۆکی ڕۆحی من بەردە و دەست بکەراملی دایە هەر سۆزەکە لە من دەوێ لە ئاهی ساردی ئەودایە لە لەیلایە منی جەزاخانەی تۆڵە لە سێدارە نەترساوم ئەوەندەی ملکە سنڕوڵە هەر بەنهێنی گریا خەیاڵم فریشتەی شێوە بەداماوی ئەنەخشێنێ لە ناخەوای قوڵپی گریان شەپۆلی توەوە شێنێ ئەڵەی لە بابە کۆراوی بەماتی دەیتە بەرساوم چۆن لە داخە هەڵنافڕێ ژانی دووجار بەن کراوم لە لەیلایە نیوە شەوە زیندان خامۆش زیندە بە ساڵە خەوی خۆش لێبدانەوەم باری دەروەن پۆڵی دڵم گرەی گەروەن دڵە خوورپای دەم هەژێنێ زوو زوو دەفرێ پێڵی چاوم چۆ ئاگرێ کەوتۆتەوە وەی لە ڕۆحی گلارەوەم دەلایلایە دەلایلایە کزەی جەرگەکەم لایلایە بەرۆکی ڕۆحی من بەردە و تێر بخەوە و لەگەڵدایە هەر سۆزێکە لە بەردەوێە لە ئاهی ساردی ئەودایە دەلایلایە 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 داوای لە بردنەکەم ناساف نتوانین تەواویکم بوتان زۆرم لێ بچڕان هیوادارم توانی بێتمان ئەرچێک وازبێک سەرشانمان وەکو خەمخۆرانی ئەم شارە وەکو هونەرمەندان وەکو هونەردۆستان وەکۆم خانم تەوازایی کە ئومێ دەخوازین کە بێتە شوێنی بەسەرکردنەوەی هەموو هونەرمەندان و ڕۆشنبیران و بەسەر خۆزگەم بە خۆجەلال کۆچەر بەس نیەمەد بۆ کرا ئەتەسم ئەو بۆ ئێمە نەکرێ ئینشەڵڵا تەمەنە درێژە بێت هیواخوازم لە بۆ نەخۆشەکانیشان لەگەڵمان ئامادە بنێم هەموو چوارشەممەیەک لێرە لە خزمەتی شارەکە و لە خزمەتی کولتورە و بەبێ بەرامبەر و بەبێ هیچ مەبەستێک تەنها ئەمارچێکە کە پێڵەسین بە تەنیا بە خۆشم ناکرێت بە کۆمەڵە کەسی خۆ بەخش هەر لە سپاسی کەناڵەکانی ڕێگای نوێژەکەم لەو برادرانی وێنەگرەکانمان لە مۆنتێرەکان لە مۆسیقەکان کۆمەڵی هونەرمەند لە کۆمەڵێ کەسی ئەسوورا و شاعیر کاک عومەری کەریماغا و کاک عیفانی وەسام هەموو کۆمەڵە هونەرمەندی کاک بەرزانی قالی خەڵوزکە کۆمەڵە کەس زێرە تەنها و تەنها مەبەستمان خزمەتکردنی ئەم شارێکە بۆ پایتەختی ڕۆشنبیری هیوادارین بۆ لەمەوە دووە هونەرمەندەکانمان لە مەسات و لە ناخۆشیار نەژین و کاتی خۆش بۆیەوە خۆشیان سپاسی کاکە میدیا و کاک عومەری شعب ئەوەشم بیر چوو کە ڕۆژی 8 مارس تایبەتەکەین بە ژمیانی بە شەرەف و کۆڵنەدر و خەباتجێڕی شارەکەمان لە چاخانەی شەعب لە سەعات 9 هەتا سەعات 6 ئێوارە تایبەت دەبێت بە چاراشی ژنانی شار بە هەموو بیر و ڕاجیاوازەکانەوە بە هەموو ڕەنگەکانیان چۆن لە کوردەکانی ڕەنگە لە چاخانە شەعب هەموو ژنەکان بە هەموو بیرکردنەوەی سیاسی بە هەموو ڕەنگ و ئاڵاڵەکانەوە لە چاخانەی شەعب یاد بیرە بۆ ڕۆژی نەورۆزیش کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد وەکو تەحەدایەک بۆی نەورۆز بە یوم المحافظە نەکرێت کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد نەورۆزی ئەم ساڵ لە مامایرە ئاکاتەوە بەخۆ بەخش بەبێ بوو جەو بەبێ دەرخستە ئاگاداری ئەو حاڵەتەش مستاسانێک